وەختتان وەخێر و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئەمشەو قەرارە لەگەڵ کاک جەمیل ئەحمەدی و کاک تەهای ڕەحمانی بەرنامەیەکمان بوێ لەسەر ڕووداوگەلە جۆراوجۆرێک کە لە مەنتەقەکە ڕووی داوە. یەک وازحترین و دەمودەسیترینیان پەلامارەکان و هێرشەکانە دوێکەیە بریتانیا و وڵاتە متحدەی ئەمریکا بەسەر پێگەکانە حوسیەکان لە یەمەن بوو و لە هەمان کاتدا مەسەلەیەک کە نەهاتینە سەری و ئەو مودەتە پێیچ و باسکردنە لە شتێک بوو بەناوە قانون یا قانونە ئەساسیە ڕۆژئاوای سووریە یا شمالە شەرقە سووریە. من چاوەڕوانەوەم تا کاک جەمیل ئەحمەدی و کاک تەهای ڕەحمانی تەشریف بێرن و بزانم کە ئەوان چۆن بەرنامەکەیان داڕشتگە و گەرەکیانە لەکوێوە دەست پێ بکەن. قەرارە بە شێوەی پرسیار و وەڵام بێت تا بتوانێت گۆشەگەرێکی زیاتر لەم ئەوزاعە دەربخات. کاک جەمیل ئەحمەدی کاک تەهای ڕەحمانی توانن داوای کامەرا بکەن تا من تەئیدە کامەرەکانتان بکەم. خۆب کاک جەمیل ئەحمەدی بەخێر بێن، دیمانەتان بەخێر. وەختان بەخێر کاک پەیمان و یاران و بینەران. مەمنون. دەنگە من تێ تەسویر خاسە. بەڵێ کاک پەیمان ئیتر نازانم تەسویری من چۆن بێ، بەڵام ئەگەر لای منەوە تەسویرەکەی تۆ فرە سیکرە سەری دەم و چاوت، ئەگەر یەک تۆز فاسڵەی دوربینەکە بدەی باشترە. وەڵای کاک جەمیل بۆ متاسفانە وەکو شتێ من ئەو مشکڵمە هەست. نازانم پێم وا بوو لە کاک تەهای ڕەحمانی وەری وا دیارە لە منە کە نەفەرێکی تر جۆی نەبێت دوای دەچێت دەزانی چی بکە. بەس جەنابەت زەحمەت بکێشە هەر بەم تاپیکەوە ئێوە بیکەنەوە و کەسانێک لە تەریق منەوە بێ زەحمەت شێری بکەن کە بێنە ناو پەیجەکەی جەنابەت. ئەم مشکڵە بۆ من دروست بووگە کە ئەبێ بە دوو نەفەر یەکتر ڕەنگە کاک تەها بێتە سەری خەت باشتر بوێت لایڤەکە، بەڵام منیش پێشتر کردومە سۆ دەقیقەن لایڤی فەیسبوک وایە پێاتم پس تەسویر زوومە کاتۆ من ئەو دەحفەیشتین لە ئەوڵەوە کە چاوتان پێکەوت عادی بوو، فاسڵەکەیش عادی بوو بدونە هیچ دەستکاریە بە مەحزە ورودە ئێوە تەسویرە ئێوە بەلای منەوە فرە عادیە. نازانم خۆم بە ئەیوانم کێشەی تەکنیکی فەیسبوک خۆیەسی، بەڵام ڕەنگە کاک تەها بێتە سەری خەت باشتر بێ. ئەگەر کاک تەهات و تەسویرەکە هەروە بەردەوام بوو ئەو وەختە ناچارین بیرێکی تری لێبکەینەوە. ڕەنگە من بتوانم لایڤەکە بکەمەوە و باشتری دامێ بێ کاک تەها لایڤەکە بکەم. ئەمەی جەنابەت دەفەرمێ هیچ فەرقێک ناکات، چۆن من ئێستا دیڤایسەکەیشم گۆڕی ئەم جارە بە دیڤایسەکە کە مەعموولەن دیڤێتی پێیەکەم استفادە ناکەم، بەڵام دۆ شتێ هەمان نەتیجەی بوو. باشسوێت ماتەڵین تا کاک تەهای ڕەحمانیش تەشریف بێرێ، نازانم تەشریفیان وا لەکوێ و بۆ حوزوریان نییە. باشکوم کاک تەها بێتە سەری خەت وەزووی، چون کێشەی تەکنیکی فەیسبوک خۆیەسی نەگەوەی کە بێژم فەیسبوکەکەی تۆ. ئۆکەی وا دیارە کاک تەهای ڕەحمانی تەشریف نایەوێت، دێمە کارە خۆمان بکەین. کاک جەمیل فەرموون. زۆر باشە، هەروە بەردەوام بین. بەڵێ فەرموون. سپاس کاک پەیمان بۆ وەختەکەتان. دیارە وەخاتری ئەوەی کە ئەوە کاک تەهای ڕەحمانیش دیارە هاتە سەری خەت بەشکوم داوای کامێرە بدات. نازانم جەنابیشت نەت کرد، ئیشانیش نایکا، نازانم زەحمەتێکی سەعبە دەست بنی بۆ کامێرا کە من سەعاتێ بە شوێن تۆ نەگەڕێم. خۆ کاک تەهاش تەشریفیاویسە باش بوو کاک جەمیل؟ نا دەقیقەن هەر وەکو خۆیەسی. ئۆکەی تەسویر دەموچاو وازەحە.
تەسویری دەموچاو وازحە هیچ کێشەیەکی نییە، بەڵام ئەگەر بێژیت با تەسویرەکە گەورەتر بێ حەزیەکە یا من یا کاکتایەکێکمان لای بکەین و پێت خۆش بێت. نا هیچ فەرقێکی نییە، وا دیارە کە تەسویرەکەی کاکتای شەر وای پیاسکەن وش تەسویرەکەی کە باشە مشکلێ نییە بەردەوام. کاکتا بەخێر بێ. قربان کاکی جان سڵاو ڕێزمەی لە قسمەتان دەکای پێمانی عەزیز کاک جەمیل بەدان حاڵتان باش بێ. خێر مەمنون کاکی جان. وەیجاستان کاکتاوە کاک پەیمان من دەسەکەمەوە باسەکە دیارە دوێنێ شەو ئەمریکا و ئینگلیز هێرشیان کرێسە سەری یەمەن و ئێمە گەرەکمانە شرۆڤەیەکی ئەم بابەتە بکەین و پێمان خۆشە لە ئەم باسەوە وارد بووین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە گشتی و ڕووداوەکانی جیهان بە تایبەتی و کاریگەری هێرشی ئەمریکا و ئینگلیز لەسەر یەمەن و ڕۆژهەڵاتی ناوین وە گشتی هەروە پەکەکە و وەرگرتنی بیر و بۆچوونەکانی ماری بۆکچین هەروە بێتەوە ئەو ڕووداوانەی کە کاریگەریان دانیاگە لەسەری ئێمە وەکو کورد و وەکو کوردەوار چی کاریگەریەکی لەسەری ئێمە دانیاگەوە چۆن ئەوێتۆ خۆی ئەوەی کە ئێمە زیاتر دوور بکەوینەوە لە دەسەڵاتی خۆمان و زیاتر داببڕین زیاتر دابەش ببین و باسەکەمان وەگشتی لەسەر ئێم بابەتانەسە. بەڵام پێمان خۆشە لە سەرەتاوە لە ئێمەنەوە دەست پێ بکەین کە ڕووداوەکە ڕووداوێک کە دوێنێ شەو ڕوویداگە و ڕەنگە بەردەوامیشی هەبێت ئەم شەڕەی لە یەمەن دەستی پێکردیا. لە سەبارەت بەوە پێم خۆشە سەرەتا نظری کاک پەیمان لەسەری هێرشی ئەمریکا و ئینگلیز بۆ سەر یەمەن و گرنگی یەمەن و گرنگی استراتیژی یەمەن لە ناوچەکە و جیهانە و بۆچی ئەمریکا و ئینگلیز هێرشەکەنە سەر یەمەن لە کاتێکا یەمەن ڕەنگە وەکو زۆر وڵات لە ڕووی جوغرافیۆ زۆریش گەورە نەبێت و وەکو هەندێک وڵاتیش ڕووبەرێکی زۆر پانی نەبێت و جەمعیەتێکی یەکجار زۆریشی نەبێ، بەڵام جەمعیەتێکی 25 ملیۆنی یەمەن و جوغرافیایەکی 400,000 کیلومتری یەمەن گرنگیەکی تایبەتی خۆی لە ناوچەکە و لە جیهانە هەست. بۆیە پێمان خۆشە فۆکس بکەینە سەری ئەم بابەتەوە لە ئەم بابەتەوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە گشتی و پەکەکە و کوردەوار وە گشتی بەحس بکەین. کاک پەیمان فەرموو. ئەو بەرداشتە عمومیەی کە ئێمە سەبارەت بە یەمەن سەبارەت بە ئەوزاع خاوەرمیانەیەکەین بەبەستم ڕای گشتیە خەڵکە ئەو قسانەسەوە لە ناوە تەلەڤیزیۆنەکانە بەحسەکرێن. پێرە شەو لە کڵاب هاوسا من یارانم متوەجه مەسئلەیەک کرد. ئەویشەوە بوو کە پێرەکە BBC و حوسێن باستانی گزارشێکی دابوو لە هەواپەیمای ئوکراینی 11 ساڵی 2020 ئەگەر اشتباه نەکەم من دیبەیتێکم کرد لەسەر هەواپەیمای ئوکراینی و لەوێ ئیشارەم بەوە کرد کە ئەم هەواپەیما و دەلایل خۆم لە نیم سەعات دیبەیتا ئێرائە ئەکەم کە لەلایەنە بەیتە ڕەهبەری وە لێ دریادا. بۆ ئێوە جالبە دوایەوەی کە ئێمە شکست بە پرۆژەکانە دەوڵەتە ئێرانیمان هاورد کڕۆکە دەوڵەتە ئێرانی جێبەجێکردنە پرۆژەکانی شکیا ئەحیانە لەم فەزا کەسێک سوعالی نەکرد و نەیپرسی وەختێ دۆناڵد ترامپ هەڵگەڕیاوە و وتی موشەکەکانێک کە ئێران نیای بە عەینولئەسەدۆتە کە ئێمە هەماهەنگ کریا بوو ئەحیانە لە سەروبەندە لێدانە هەواپەیمای ئوکراینیە بۆچی دۆناڵد ترامپ تەهدیدە ئێرانی کردبوو کە 52 هەدەف نظامی و فەرهەنگی لە ئێران ئەپێکێ لە کاتێکا دۆناڵد ترامپ بەعد 4 ساڵ 3 ساڵ دعا ئەکات کە ئاگادار بووبێ لەو موشەکانەی کە دریاگەن لیان کەواتە نەماگەش بوو. بەڵام ئێوە مانان واکنشهای خۆتان لەو سەردەمە لە بیرتان نییە. من هەر ئەو سەردەمە هاتم وتم هەماهەنگیە خۆیانە نەک ئەوەی کە ترامپ لەگرا ڕاستی کردوێت
ئەمریکا دەستور ئەدا بە ئێران و ئێران دەستور ئیجرا ئەکا. ئێران هیچ ئستقلالێکی لە خۆی نییە یا دەوڵەتە ئێران. هەر بەم دەم و دەسەوە ئەگەر ئێوە فکر بکەن کە حوسیەکان مەولود دەوڵەتە ئێرانن اشتباهەکەن. کارم بەمە نییە کە ئەمریکا لە تەریقە غەیرە مستەقیم و مستەقیم و لە تەریقە ئێران و تەجهیزات بۆ ئەمانە ئەهەنێنێ. بۆ دەلیلی چییە؟ ئەو منتەقەوە حوسیەکان ئشغاڵیان کردگە و جەمعیەت واقعیەکن یەمەنیەکان دەبێ بەسەر جێگەیەکی ئستراتیژیک و دانریاگە کە هەم دەریای ئەمان پۆششەدا، هەم ئۆقیانوسە هەند پۆششەدا، هەم دەریای سوور پۆششەدا، هەم کەناڵە سوێز پۆششەدا. کارێک کە حوسیەکان گەرەکیان و بیکەن لەگەڵ عەرەبستانی سعودی بە تەهدیدە ئارامکۆ و تەهدیدە شەبەکەیە نەفت جیهانی لە تەریقە ئارامکۆوە بۆ ڕاکێشانە سرنجە نێودەوڵەتی و لە هەمان کاتدا نەوعێک ڕەسمیەت و ورود ئەوان بە بازی حاکمیەتی جیهان بوو. ئەمما ئەو ڕەسمیەتیان پێیان نەدا و ئێمە دیمان عەرەبستانی سعودی بە هێرشە هەوایی گەرەکی بوو بەریان پێ بگرێ و نەیتوانی تا ئەم دەقیقە. ئۆکتۆبر کۆتایی من لە سەرەتاوە کە تەحلیلیم کرد، ئۆکتۆبر کۆتایی نەتایجێک دروست ئەکا و عەمەلیاتە ڕەقبێ کە فلستینیەکان کردیان واکنشگە لە مختلف دروست ئەکا کە تا ئەم دەقیقە سلسلە دیبێتەکانە ئۆکتۆبر کۆتایی سابتی کرد کە خوێندنەوەی ئێمە دروست بوو و ئەمە ئۆکتۆبر کۆتاییە و ئەوزاعە جیهان ناگەڕێتەوە بەر لە ئۆکتۆبر 2023. یەکێک لە واکنشانە و دەستگرتن بیانوویەک بوو کە حوسیەکان بتوانن لە ژێرە حەجمەی جیهانی شەقام و نەزەرە شەقام جیهانی بیانوو بەدەستیانوێت تا ئەم دەفعە کەشتیە تجاریەکانە کاناڵە سوێز و بەر تەهدید موشکی و تەهدید تەقاندنەوە قەرار بن. یعنی چی؟ یعنی ایالات متحده ئەمریکا، بریتانیا و ئەنچە پێیژی نظامە سڵتەیە جیهانی کە لە قوانین بین المللیە و پاراستنە دەریاکان و خطوتە بازرگانیە مۆنۆپۆلی پوڵە بەرجەستاوێت تۆ وەزیفەیان بۆ خۆیان تعریف کردگەسەوە بە 7 ناوگانە گەورەی دەریایی ایالات متحده ئەمریکا خطوتە بازرگانی جیهانی بپارێزن. حوسیەکان بۆ خاتری ئەوەی ئەو اتفاقی کە بۆ عێراق پێشنەهات پێشنەیەت نەتوانن لە خۆیان و پەلامارە کەشتیەکانە دنیا بن. ئەوجار ئیجماعێکی بینالمللیان بەرعەلەیەک دروستە و تا ئەوەی کە بڕۆن حوسیەکان بگرن خەیلی زیرەکانە سەوار بەر نەتایجە ئۆکتۆبر کۆتایی مەسئەلەی فلستینیان قۆستەوە تا پێگەی خۆیان لە نێو جەوامع بینالمللیە بتۆ بکەن. دوێکە ئەم چراغ سەوزە لەلایەنە ایالات متحده ئەمریکا و بریتانیا بە حوسیەکان درا. شاید لە ڕوبەڕۆی ئێمە فکر بکەین کە 4 ناوگانە ئەمریکا بە حەمەلاتە هەوایی زاهرەن پێشی گرتگە بە تەسلیحاتە حوسیەکان. بە معنای دابیرکردن خاکی یەمەن نییە، ئەمە بە معنای لەبینچوونی یەمەن نییە. لە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە لە تەمامە دنیا لە جێگەیەک هاوا لە ئۆکتۆبر کۆتایی و سەرەتای ئۆکتۆبر ئیسرائیل و ئەربابەکانی گەرەکیان بوو شەقامە دنیا لە کۆنتڕۆڵە خۆیان بگرن بە دانانە قەوانین و مەمنوعکردن درێژە پێدانە ماجەرایەکەرە چی پێهات؟ قەزەتان گرتتان نەتان گرت. لەگرا چی ڕوسوا بوو؟ بەرەی شیعە ڕوسوا بوو. حیزب الله لوبنان کە لە تداوم ئیسرائیلا کاریان کرد. چه دەوڵەتە ئێرانی و چه دەوڵەتە ئەمریکایی. ئێوە دیتان تەزاد زاهری حیزب الله کە لە ئەسڵا مەرزداری ئەکرد بۆ ئیسرائیل تا ئیسرائیل بە ڕسمیەت بناسرێ و فلستینیەکان لەبین بچێ لە ژێرە ناو مەحوەرە مقاومەت شیعە دەرکەوت.
دوو حوسیەکان چاوتیان کرد نێنەژێر سیاست تارانە، حوسیەکان چاوتیان کرد بازیە سیاسی ئەزانن و ئەم هەلایەنە خۆستۆ لە ژێرە ناوە حمایەتە لە فلستین خۆیان بە عینوانە تەنیا جەریانە جددیە حامیانە فلستین نیشاندا و کەشتیەکان ئیسرائیلیان کردە تارگێت موافقیش نەبوون ها یەک کەشتیان غەرق نەکردها بەڵام هەر ئەم تهدیدەیە کە لەسەر کاناڵە سوێزدایە دوێ کە بریتانیا و ئەمریکا مەجبور بوون مەشروعیەتیان پێ بدەن بە پەلاماردانیان دێخۆن پەلاماردانە ناوێت و حەزب حوسی ناوێت و حوسیەکان بەڵام حوسیەکانی نەهادی نەکرد لە دنیا بەڵێ فەرموو کاکە. سپاس کاک تەها هەر وەختێ پێ خۆش و بێرە ناوی باسەکەیشتەوە بەڵام با من ئەم پرسیارە بکەم هەدەفی سەرەکی حوسیەکان لەم هێرشە چییە؟ یعنی هاتن فلستینەکەنەوە بیانوویەک و هێرشەکەنە سەری ئەمریکا و کەشتیە بازرگانیەکان دەقیقەن لێرانە گەرەکیانە باج بگرن گەرەکیانە وەڕەسمێت بیان ناسن. تەبیعەتەن تۆ لە جێگەیەکە ئەوانەی کە ئەرباب دنیان لەسەر مێزە پۆکەرە سیاسی دانیشتگن تۆ وارد نابێت بە بازی سیاسی مثال بەمە خزمەتت زۆر عادی جنابەت بڕۆ ناوی بازار جوانڕۆ مۆبایل بفرۆشە چوار دوکانی مۆبایل فرۆشی واتیا 5 مۆبایل فرۆشی واتیا تۆ بە ڕسمیت ناناسێت مەجالە پێنادا دوکان بکەیت و لە شارداری بەرەو پێگرێ نایڵێ مجەوز بگری لای مشتری قسەی خراوە پێکا لەبەرەوەی تۆ نەیتە ناو بازی مۆبایل فرۆشی لە فەزای سیاسی کوردبازی انحسادیان دابوو بە مشتی حزب بەرساختە تەبیعەتەن جازیان بە ئاخێزە کوردەوار سەر بخۆنێدا حزور پێیاکە ئاخێزە کوردەوار سەر بخۆ هاڕینی خۆی تحلیل کرد مێزە پۆکەرە سیاسی جەهان تۆ قبول ناکە ئەگەر جریانە جدیدی کرد ئەگەر یەکسری قسەت بوێت کە گەرەکت بێ خۆت تحمیلکە و گەرەکێسی بە پۆلیسی و بە قانون و بە نەتیجەگرتن و بە ئیگنۆرکردن و بە مشکل دروستکردن تۆ نەبینیت تۆ ئەوە بوو کە عەرەبستانە سعودیان خستە داوی ئەوە بوو کە ئەو پەلامارە ئارامکۆیدا نەشۆت هێزەکە وا نەبوو سەوارە بەرجەریان ئۆکتۆبر کۆتایی حوسیەکان دەرفەتیان دەستکەوت ئەفکار تۆ ئیستە نە بریتانیا نە ئەمریکا نە هیچ وڵاتی جورئەت ناکا پەلامارەگرتنی یەمەن بە لێ ئەتەقێتەوە بۆ ئەسەن تەحمل ناکرێ چرا بەهانەی لێدان لە حوسیەکان چیە حوسیەکان نایەڵن خەڵکە قەزە تەنیاوێت نایەڵن فلستین تەنیاوێت ئەوان ئیستە لەوێ قەزە کوشی فلستینی کوژیان کردگەیسە لەگا بێن پەلاماری یەمەن بن شەرواڵەکەوێت دەمە قاپیان بۆیان ئاچێتە بەرەو خاوەرمیانە ئاگرەکەیت و بۆیان کۆناوێتەوە حوسیەکان ئەم هەلایان خۆستەوە ئەوڵەن سابەتیان کردنێ نەژێرە دەست دەوڵەتە ئێرانە دەوڵەتە ئێرانیش وا هیچ حساو ناکەن دەوڵەتە ئێران بەچە ئەمریکا هاوکارە تەسبیت ئیسرائیل بوو حوسیەکان تەنیا جەریانێک بوون لە مەسئلەیە ئۆکتۆبر کۆتایی بە باشی کەڵکیان وەرگرت ئێستا ئەمریکا چیەکا بە حوسیەکان ڕوا ئەیان گرێت وەکو عەرەبستانە سعودی وا بە F-35 دیانێدا دیانەدا بە بۆمبارانە هەوایی هیچ جەریانی لەبین ناچێت چیەکە مەسەڵەن دەی لە چی حوسیەکان کامە زیرساختیان لەبینەوەی سەدیان لەبینەوەی کارخانەی تۆلید ئەسلحەیان لەبینەوەی چی لەبینەوەی تۆ سەربازە گەرەکە پوتینە گەرەکە بڕۆیتە ئەوی یا ئیشێ سەربازە مصری بووی یا سەربازە پاکستانی بووی لەوێ خۆی تر مزورە پێکاکە نییە بیوەی مزور و حیزە پێشمەرگە نییە بیوەی کێ ئەوەی شەڕ حوسی بکە عەرەبستانە سعودی ئەمەلەن نیروی زەمینی نییە بابزانیت و عەرەبستانە سعودی خۆی وارد ئەم بازیە ناکە ئەیدڕن حوسیەکان ئەیدڕن و ئەگەر وارد لە ئەم بازیە بێت عەرەبستانە سعودی بە چقانەیەکە گیری لە تەرەف حوسیەکان بە هێزە زەمینی پس لەگرا اتفاقێکە کەوت کە حوسیەکان خۆیان بە جامعی بینالمللی تحمیل بکەن دوایەمە یاوڵاتە متحدەی ئەمریکا وەکو جەریانەکەی تاڵبان ئێشەی دانیشێتە کە حوسیەکانە مزاکرەکە حوسیەکان باید دەست تۆ دیت حیزەکەی حیزب الله وا بەچ دەوڵەتە حیزە ئێران بوو هیچ گوویەکی نەخوارد وەکو قەحبەکەی کردە ناوگەڵی مێسیانە دوو وەلی تۆ دی حوسیەکان لەگرا هەر تحریکیان کرد تهدیدە کاناڵە سووز و دەیرەیە سووریان کرد تا ئاخری یاوڵاتە متحدەی ئەمریکا بە ڕسمیەت ناسینی پەلامار بەرمن یاوڵاتە متحدەی ئەمریکا بە ڕسمیەت ناسینی حوسیەکان
وبريطانيا. متوجه بووی؟ واتەتوانین بڵێن هەرچی تۆ دژمنت گەورەتر بێت قوارەیە گەورەی خۆت نیشان دەدەی لەو جیهانە. ئەو جۆرەی کە لە فەزای کورتبازیە بە ئێمە دەڵێن کە دشمنی گەورە بۆ ئێمە مەتاشن، ئیسرائیل مەکەنە دشمنی ئێمە، ئەمریکا مەکەنە دشمنی ئێمە، و بەو زێنیەتەدان هەیە بڵێن کە ئێمە بە دشمنایەتی ئیسرائیل و ئەمریکا بچووک دەبینەوە، نابوت دەبین. لە کاتێکدا ئەگەر تۆ دشمنت گەورە بێت لەم جیهانە قەتعەن خۆت قەوارەت گەورەیە، بزانە تو خۆت گەورەی بۆ ڕحمانی، بزانە ئاغای ڕحمانی، دژمنایەتی ئەمریکا بۆ تۆ ئێعتبار تێرێت، کردیت تێرێت. هەروە کە دژمنایەتی دەوڵەتە ئێران لە قاڵب ئۆپۆزیسیۆنی دەوڵەتە ئێران بۆ تۆ ئێعتبارە نێودەوڵەتی تێرێت، بۆ تۆ لە مناقشاتە منتەقە و بەرچاو ئەخیرێت، ئیمکاناتە مادی تێرێت، تریبون تێرێت، ناکرێ ناتوانن نەتبینن لە کاتێکا دەوڵەتە ئێران ڕەسمیەت ئەم دژمنیەتە بە تۆ بە. دەوڵەتە ئێران ئەمە بە پەکەکە ئەدا، دەوڵەتە ئێران ئەمە بە کۆمەڵە ئەدا، دموکرات ئەدا، ئەیدا بە مجاهدینە خەڵقی ئەدا، مجاهدینە خەڵق خۆی تەحمیلەکە. متوجه بووین بە سەڵتەنە تەڵەبانیە، دەوڵەتە ئێرانی بە ئێمەی نادا. دانە ڕەسمیەتە بە ئاخێزە کوردەوارە سەر بخۆ ئەوەڵین اتفاقێکە کەوێ ئەمە سەر مردمە ئێران ئاخێز ئەناسێت. ئۆکەی، مردمە ئێران ئیستا من و تۆ گشتمان ناوی جێشن عەدلمان بیستێت، عەبدولمالک ڕێگیمان بیستەگە، ئەو ئەڕۆینەوەی خوێنێ و تۆ ڕەهاتە، کۆمەڵ و دموکرات دەخوێنێ و تۆ ڕەهاتە، حیچی نییە. ئاخێز ناوی پێ بدەی بخوێنێ تۆ پەشە ناکەن بۆ دەوڵەتە ئێران. دەوڵەتە ئێران امتیازە نادە باکەیت. یاڵەتە متحدەی ئەمریکا بە هەر کەسێک امتیاز دژمنی نادا، بیدا بە ڕەسمیەتی ناسیگە. تۆ گۆناوی تۆ کاکەیت. ئیستا چیەکە؟ یاڵەتە متحدەی ئەمریکا و پێشوان میشەکیدا لە قوڵا رووسیەکە دەی چیەکەیت؟ چواری دقیقاً کاک پەیمان ئەتوانین بێژین گرنگی یەمەن تا ڕادەیەکی زۆر وەکو گرنگی پانەما واسە لە ڕووی استراتیژیوە. دوو دانە کاناڵی گەورە، ئەم واوە سەر کاناڵی سوئیس و ئەتوانێت کاناڵی بێتۆ تهدیدێک و کاناڵی سوئیس بێتەوە کاریەوەی کە کاناڵی سوئیس بوەسرێ. پانەمایش کاناڵی پانەماوەک و یەکە لە گەورەترین کاناڵە بازرگانیەکانی دنیاست. دقیقاً لە 89 ئەمریکا وە بیانووی ئەوەی کە حکومەتی پانەما یا بێژم دەوڵەتی پانەما خەریکی پۆڵشۆریە، پۆڵشۆردنەوەست و خەریکی بازرگانی مەوادی مخادرە. وەم بیانووە یەک شەوات و سەری پانەما و پانەما ئەگرێت. بەڵام ئەوەی کە لە یەمەن ئافرین ئەوەی کە لە یەمەن ئەگوزەری فەرقەکە بزانن لەگرای یەمەن بەهانەی حەملەکردن و نائەمنکردن دەریا و کاناڵە سوئەزی حمایەتێکە فلستین شەقام جیهان وا لە پشتە فلستین. دروست. دقیقاً ئەو ئەزانەی یەمەن ئەوەندە بچووک نییە، زەعیف نییە وەکو تیکەیەک حەپەلوشی بکات. ئەگینا ڕەنگە هەر دوێشە و بچۆیان لە ناوی یەمەن و یەمەنیان بگرتە، وەکو چۆن لە یەک شەوا چوونە ناوی پانەما و پانەمایان گرت و ڕئیس جمهورەکەیان دەستگیر کرد و بردیان بە زندانێکی ئەمریکا. بەڵام ئەمریکا لەوە تی ئەگات ئەگەر بڕاتە ناوی یەمەن ڕەنگە ئەوەی کە لە ئەفغانستان وەسەری هات خراوتر لەوەیشی بەسەر بێت لە یەمەنە. یەمەنیەکانیش لێرە ڕەنگە هەندێک کەس بێژن پەیوەندی تەکی ئێرانە هەست و دانیشتێکیان کرد و قسەیەکیان کردە، بەڵام من باوەڕم واسە یەمەنیەکان زۆر زیرەکانە ئیسفادە لە ئەو پەیوەندیشە ئەکەن، نەگەوەی کە ئێران ئەمان هان بدا یا ئێران ئەمان بەکار بێریە بۆ پێشەوانەوە. ئەوان ئەگەر پەیوەندی کشانتێکی جمهوری ئیسلامی بێ ئەوان جمهوری ئیسلامی وە کارتێرن لەم مەسەلە. دقیقاً وەکو ئەوەی کە حەماسیەکان دەرکەوت حیزبوڵا نیرویەکی تەواو ساختەی ئێرانیە لە پارێزەرە ئیسرائیل لە حیزبوڵا، مقاومەت هیچ معنایەکی نییە. دروستە، بەڵام تەماشاکەی فلستینەکان فەرقەکە. فلستینەکان لە هەر کارتێک ئیسفادە ئەکەن، بەڵام خۆیان ناکەنەوە کارتی دەستی هیچ یاریکەری. تەبیعەتەن قەستت هەست منازەعاتە منتەقی اتفاقاتی لەخا عدەیەک تۆ بەکارتێنن بە عەلەیهە عدەیەکی تر، وەلی تۆ لەگرا سیاسەت مستەقلە خۆت هەست. حوسیەکان بسیار زیرەکانە هەلیانە خۆستۆ و اتفاقا حوسیەکان کۆناون و
ونخيال إيران ونخيال عربستان السعودي خيال راحتك ناويت روسيا كان يستا هم جهان الإسلام أبو خويا شهرتي كان دستو باكر هم محبوبيتي كان بو خويا دروس كرد هم فيديك بتويان بخويان دانيا خاندان آل السعودي يشي لحنيان بترسن دولة إيرانية يشي لخوي بترسي الولايات المتحدة أمريكاش لسن مشاعر دانيش كان بربروا أدري دوابروا أدري واتە دەتوانین بڵێن کاک پێمان حوسەکان لەلایەکی دیکەشەوە ئەفکار عمومیە جەهانە عەرەب و بەگشتی دەتوانین بڵێن جەهانی ئیسلام دێنە پشت سەری خۆیان یعنی وەختێک ئەم مقاومەتە دەکەن تمام شبكان دنيا تمام خلق هارياض الدنيا ولا بشينا بیانوی بستن کانال سوئز یا تهدید کشتی بازرگانی باجخواهی نیه بیانوی دفاع خلق قزازه اگر باجخواهی بکردایا اگر وەکو دزانە دەریایی سۆمالی پەلامارە کشتی تجارەکانی دەیە ئێستا دەیان نیرو ئامادە بوو نەقاڵە بە ناتۆ پەلام درستە ومشروعيتیشان هەبوو بەڵام ئێستا ناتوانن مەشروعیەتە بۆ خۆیان کەسب بکەن نعم وحتما ئەمریکا تەجروبەی جەنگ و ڤێتنامی هەست بەرەی جەهانی جەنگ بۆ کرد درستە کاک پەیمان ئەگەر سەرنج بووین دقیقاً گرنگی ئەم وڵاتانە ڕەنگە هەندێک کەس بێژێ گرنگی مەسەڵەن استراتیژی یەمەن وا لێکوا ئێمە توانین هەر لە دەریای مدیترانە ئێمە ناوچەیەکمان هەیە یا بێژن جەزیرەیەکمان هەیە پێژن قوبرس سایپرس ئێمڕۆ دابەش بۆ وەستەوی 4 دانە هێزە بەشێکی واوە دەستی تورکیەوە بەشێکی واوە دەستی هێزەکانی نەتەوە یەکگرتووەکانەوە بەشێکی وا دەستی ئینگلیس و بەشێکی وا دەستی یۆنان و دقیقاً گرنگی ئەم جەزیرەی بچووکە کە ڕەنگە ئەوەی یەک دانە شارستان وێت وەکو شارستانێکی بێژم وەکو سەرپێڵی زەهاو یا بێژم ئەوەی شارستانی یا قەزای کەلارە هەرەو لەسەر جەمعیەتێکی 1 ملیۆن و 200,000 و ڕووبەرەکەی 9,000 کیلومتری چوارگۆش است بەڵام گرنگی استراتیژی قوبرس وا کاتە چەندین وڵات ئامادەون شەڕێکی هەتا بڕاتە ئەگەر شەڕێکی جیهانیە بڕاتە شەڕی وڵاتێکی ترۆ لەسەری ئەم جەزیرەی بچووکە لەسەری بەشێکی جەزیرەکەش وەکو تورکیە یۆنان ئینگلیس و هەندێ وڵاتی تریش کە ئیدعایە نەکرد ئەم یەک دانە گۆشەی بچووکی ئەم جەزیرە چەند سەد کیلۆمترێکی چوارگۆشە بۆ ئینگلیز ئەوەندە گرنگە چونوا لە ناوچەیەکی حەساسە ئینگلیز تەواوی هێزیوە ڕا بۆ پاراستنی ئەم چەند سەد کیلۆمترە لە کاتێکە ئەم جەزیرە یەک دانە ئینگلیسی وەکوی کە بێژی خەڵکی ئەم منتقەیەتە نییە ئەسڵ زیاتر لە 1000 کیلۆمتر لە جەزیرەی بریتانیا یا ئینگلیسی شۆ دوورە بەڵام ئینگلیز ئامادە شەڕێکی گەورەی بۆ بکات ئەمە گرنگی ئەو جەزیرە دەرەخات تۆ وەختێ ئێژی نظام سوڵتەی جیهانی تۆ وەختێ ئێژی زەرهێزەکانی دنیا ئیشی منزورت وازح بێژی ئۆکەی بزانە ئێستا کابرایە لە ئێکوادۆر تەکە کابرایەکە لە حەسەناوە تەکە کابرایەکە لە کەلار وەختێک خەدەمات دروست ئەکا کالا دروست ئەکا ئەم سیستەمە ترانزاکشنە بە پوڵە ئەمریکایی سیستەمە ماڵیە ئەمریکا و ئینگلیسەکەی تۆ سیستەمە بینالمللی ماڵیت هەست بانکیت هەست لە کەنارە ئەمە تۆ قوانینە بینالمللی بازرگانیت هەست وەیاڵەتە متحدەی ئەمریکا بە هەبوونە 7 ناوگانە دەریایی وەیاڵەتە متحدەی ئەمریکا نیروی زەمینی حەجیوخانێکی هەیە نیروی دەریایی هەست ماریزی ئەمریکا 7 ناوگانە دەریایی هەست کە دەریاکانی جیهان کۆنتڕۆڵەکە تۆ لە کەنارە هەر وڵاتێکە 50 کیلۆمتر سنوورە ئەو وەڵتر دەت سنوورە دەریا سنوورە وڵاتە سەر مەسەن ێژێ ئابهای ئێران ئاوەکانە مەسەڵەن تورکیە لە 50 کیلۆمتر بەولاتر و ئاوهای ئازادە بینالمللە ئۆکەی ئاوەکانی ئازادی بینالملل بە دولارە ئەمریکایی خەریکە تەعامڵەکە بازرگانی سیستەمە سویفت سیستەمە ترانزاکشن خەریکە کار دەکا
وەسەرەکەی وا لە بانکە جیهانی و سندوق بینالمللی پوڵا چی زەمن جیهانی ئەم ڕێگەسەر بازرگانی دەریایی بازرگانی دەریایی کێ ئەمنیەتەکەی ئەپارێزی بۆ ئەم باجە بریتانیا و ئەمریکا لە جیهان دەسێنن بە مۆنۆپۆلی پوڵ بە مۆنۆپۆلی قانون سیستەمە بیمەیاندانیاگە باجخواهی دلێ ئەکەن کۆنتڕۆڵە کالا ئەکەن هەرچی کارەکەن ئەم نظام سڵتەس تۆ بچووکترین ئەخلالێک لەمە دروستکەی بریتانیا چی هەست پێت وایە بریتانیا دەریایی هەست ماسی هەست سێوزەمینی هەست ئاڵەفی هەست گۆشتی هەست هیچ نە میوەی هەست نە سەوزیجاتی هەست هیچی نییە بریتانیا هیچی نییە تۆ ئیشی لە خۆت پوندە ئینگلیس بۆ لەبەرز ڕفاه نسبیەکە لەگرا بەنسبەتە وڵاتەکانی دنیای تر بۆچی واسە ئەم پوڵە فیاتە کاغەزە ڕەنگیەوە چاپ ئەکرێ چ مەزیدێکی هەست ئەمریکای داتە دەرو چی وا لە پشتیە ئەگەر تۆ ئەم بازیە بشێنیت و ئەم بازیە بشێنیت نە ئەمریکا بۆ یەکێتە بەرەو نە بریتانیا و نە ئەوروپا ئەم بازیە بشێنیت متوەجه بووین بۆیە تەمام ئەم دەوڵەتانەی کەوانە ئەم گۆی زەمینە لەم سیستەمە موجودن تۆ دەوڵەتی بنێ فقط قسەی مفتە دەوڵەتە سوسیالیستی دەوڵەتە ئیسلامی گشتی قسەی مفتە تۆ خەریکی لەم سیستەمە ئەرتزاقەکەی بەبووی ئەم سیستەمە خەریکی کارەکەی تۆ ئالەگرا ئەوێنی چین خەریکە تەلاشێکەکە چین خەریکە تەمامە سەرمایەهای دۆلاری خۆی تەبدیلە بە ئەحسەنەکان لە ڕێگەی دروستکردنە ڕێگەی زەمینی بۆ هانەفەکردنە بە ئەوروپا داستانە کۆنە جعلی ئەبریشەم خەریکن لەگرا جێبەجێ ئەکرێت بە حوزور تریلیۆنها دۆلار چین پێگەی استراتیژیک مهمە تۆ قتێژی بەرژەوەندی بریتانیا ئەمەسە کە بەسەر سیستەمە ترانزاکشنە دنیا و بازرگانی دنیا حکومەتکە بۆیە بە شێری قبریسی گەرە کە تا کۆنتڕۆڵە مەدیتەرانە سیستەمە گەردشەکە و خدمەتەکە تاگرانکیە بۆیە ئەمریکا ناوگانە دەریایی ئەواتە دەریای چین لە خوارە دەریای چینە ئەنووسێت لەبەر خاتریەوەی ژاپۆن ئەمەیگەرەکە کۆرەی جنوبی ئەمەیگەرەکە و بە هەبوونە تایوان گەرەکی چین کۆنتڕۆڵکە ئەگەر چین ئەم کۆنتڕۆڵە لەدەسە ئەمان دەربێنێت بۆ ئەوەڵین بار 350 ساڵە گوزەشتە ئەمانە توانی گیانە سەرانی ناخالصە تولیدیان لە چین باتە سەرەوە وەگەنە چین هەمیشە GDP لە گشتیان زیاتر دەبێت 150 ساڵە گوزەشتە چین کەسە دواوە ئیستا GDP چین بەوان هاتکەسە سەر تەکنۆلۆژیش شتێ نەماگە کە فقط لە ئینحسان ئەوان ئیستا فقط یەک شتیانواوە دەسن نەرم ئەفزان داڕشتە لە جامعە ئەنچە توێژی سیستەمە دەوڵەت ملت و تەفەکر و فەلسەفەی غەربی ئەمیانەوە دەسن چین ئەمەیە چین محاولەکات علمی چین دروستکار هاتووە هەروە کە ئێستا ئەوەخشی هەندێک لە یاران ێژن یا بینەرەکان ێژن بیسەرەکان ێژن دەنگی کاک پەیمان کزە لەبەر خاترەوەی دووربینەکەم دوورە بەس قسە ناکەم و خاترەوەی دەموچاوم تەواو زل بوو گەلە لایڤەکە کاکەگیان دووربینەکەم دوورە قسکەس نازانم فەیسبوک ئیجازەدا لە ڕووی تەکنیکیەوە مەسەن من یا کاک ئاکۆ جیەکانمان بگۆڕی هەروە فەرقێک ناکات من بەرزتر قسەکەم هیچ ئیرادێکی ئومیدوارم قسەکەم بۆ ئێوە باش بێت ئێستا باشترە دەست خۆش پێگەی استراتیژیک و جغرافیایی مهمە بزانە کورد ئێمڕۆ لە یەکێک لە ئستراتیژیکترین نقاط دنیا سەرزەمینەکەی موجودە ئێمە کۆنتڕۆڵمان بەسەر مەدیتەرانە هەست بەسەر خەلیج هەست بەسەر دەریای سوور و کەناڵە سوێز هەست ئەگەر لە قەبارەی تەمەدونیا دەرکەوین ئەگەر لە قەبارەی قەومی ئیتنیکیشا دەرکەوین ئێمە شاهڕێگەیە سێ قاڕەیە ئەمسیا ئوروپا و ئەفریقا ئەگەر تەرخی جادەیە ئەبریشەمە چین لە ڕێگەی زەمینەوە دەست پێ بکات کوردەوار یەکێک لە مهمترین پێگەهانی تەهدیدە بازرگانی جیهانیە یا بەشێک واتیایە لەیان بووە
کاک پەیمان با لێراوە واردی ئەو باسی بووین بۆ کوردستان یا بێژم کوردەوار تەماشاکەیت فرە کەسێ دعای ئەوەکەن یا بەحس لەوەکەن کە گوایە ئێمە لە سەردەمێکە لە سەرەتای 1920ەکانە کە دەوڵەت نەتەوەکان زیاتر دروستەون و دوای جەنگی جەهانی یەکەم دەوڵەت نەتەوەکان دروستەکەن زۆر کەسێ باوەڕی واسە گوایە لەبەر خاتری نەوت بووە یا ئەوەی کە لەبەر خاتری گاز بووە لەبەر خاتری کە کوردستان دەوڵەمەنە یا ئەوەی کە کورد لە ڕووی دیپلۆماسی و سیاسی و نەیزانێت چۆن تەحمڵتەکی ئینگلیس و فەڕەنسا بکە ئەو بۆ سەوەکاریەوەی کە یا یەکگرتووی نەوگین یاوان نەوگین لەو ئاسا نەوگین مەسەن ئەوان دەوڵەتمان بۆ دروست بکەن ئەو نیشن ستەیتە کە بۆ فرێ لە نەتەوەکانیان دروست کرد یا بێژم هەتا بۆ قەبیلەکانیان دروست کرد مەسەن بۆ نمونە تەماشاکەی سعودیە لە ئەو سەردەما کەمتر لە 400,000 نەفەرە کەچی دەوڵەتێک دروستەکەن بۆ بنەماڵەیەک بۆ ناوی ئالی سعود دەوڵەتێکیان بۆ دروستەکەن تەماشاکەی دەوڵەت دروستەکەن بۆ هەر عەشیرەیەکی لێوارەکانی کەنداو یا بێژم خەلیجی فارسی مڕۆپێژن دەوڵەتیان بۆ دروستەکەن بەحرینە قەتەرە عومانە ئەو وڵاتانە تەماشاکەی گشتیانەکەنەوە دەوڵەت یا لە ئەفریقا و لە زۆر شوێنی تر دەوڵەت دروستەکەن بەڵام زۆربەی ئەو کەسانەی کە ئەم نەزەرە ئەدەن بیریان لەوە نەکرۆتەوە گرنگی استراتیژی کوردەوار چییە و ئەمە بۆچی واکاتە ئەوان بترسن لەوەی کە کورد ببێەوە خاوەن دەسڵاتی خۆی و ئەگەر ببێەوە خاوەن دەسڵاتی خۆی چی هەڕەشەیە دروستەکە ئەگەتوانێت چی هەڕەشەیە دروستکە لەسەر بازرگانی جیهان و چی ڕۆڵێکی ئەبێ لە ئاستی جیهان وڵی کاکی جەنم کوردەی کە ئەمڕۆ ئەیوێنی هیچ هەڕەشەی دروست ناکات دەسماڵوە دەسێکی ماستاوکەری حیزی تەجاوز پێکریا بەجێماگە وەلێ ئەوەی کە تۆ مەبەستتە چمکە کوردە چمکە کورد ئەو جار تەمەدونە کوردە تەمەدونە کورد ئیجادە مشکڵەکە بۆ تەمەدون نظام سڵتە ئەمە خێری بەحسەکە فەرقەکان ئەمەی کە تۆ فکرکەی هەر گوێ بەڵگەپانێک خەڵکی دیار بکردی ئینسان خەتەرناکێکە نه چمکە کورد بۆ نظام سڵتە خەتەرناکە چمکە کورد کە تعبیر لە تەمەدونە کوردەکە خەتەرناکە هاوکات لەگەڵ ئەوەی کە سەرزەمین و کوردەوار چەندین پێگەی تریشی هەزیەک لەژێر لەناو دڵ خاوەنیانە لە تقابڵە سێ قارڕەدانیانە ئەمە یەک دوو سەرچاوەیە ئیدعا و مەوردە ئیدعای یەهودیگەل و مەسیحیگەلە بۆ شناسنامەی تاریخی دەسەڵاتیان تاگرام متوجه بووین لە هەمان کاتدا ئوروپاییەکانی کە خنەیان گەرەک بوو لەژێرە سیستەمە عیلمی یەهودی بوون و ئاریا بازیان هاوڕد هەر لەگران دەستیان پێکرد با مثالێکم بۆ لێبەر تۆ سەردەمانێکە لە ئوروپا ئیدەیەک متفەکر ئەوێنی کە گەرەکیان بیرکەن و لەژێر دەستە سیستەم لە تەقاوڵێکا کە تەکە کلیساییکەن لەژێر دەستە سیستەمی یەهودی مەسیحی بێنێتەوە ئەمە سەرئاغازە تێئۆریزەکردن مەفهومێکە لە گۆڕینە مسر بۆ هێن لە گراسە کە ئاریا بازی بەشە زوانسازیە هەندو ئوروپایی دروست ئەبێت کە خەیلێ بەر لە هیتلێر فەڕەنسەویەکان پەرچەمدارە ئەمەنە ئەم ئاریای بازینە بە تایبەتیەکی وەکو کۆنت دو گۆبیۆ فەڕەنسەوی بەڵێ دقیقاً کاک پەیمان مەبەستم ئەو چەمکی کوردەسە منیش نەک ئەوەی کە هەندێک کەس مادەمەوەی کە زوانی کوردی بۆ نمونە با من نمونەیەک بێژم کاک پەیمان و ئیجازە تەماشاکە مەسەڵ ئەوە حکومەتێکمانەز وەنا حکومەتی هەرێم پارتیویەکێتیمانەست پەکەکەمانەست بەڵام ئەسەن چۆن خاوەن فکرێک نییان یا چەمکی کوردی نییان تەماشاکە ئەسان کەس وەجدیان ناگرێت ئەسەن گرنگیش نییان کاکە گیان خۆ ئەمە تێنە سەری ئەگەر ئیجازە بدەین بزان ئاغەیە تۆ ئیشە بزانیت فیلمێکی دروست کردگە ئەو کارگردانە بەناو بانگە لە ماجرای رۆبرت ئۆپنهایمەر دانشمەندی یەهودی فیزیکی
لكات جنگ جهانی دوم ابو كالجير ناو النووسین نامی یهودی های دانشمند بسران امریکا لوی که هیتلر خلیک بمب اتم و چک اتم دروس اکات اشی امد بکری و دروس کردن بمب اتم کنو داستان زندگی او بنمایش کشی سرطای داستان بحث لپروموتا اکا پروموتا او خدای یونانی هسه که هات بدزی خداکان آبری دا به انسان و خداکان و بلعنتیان خست ولسر کشی بستیانو و همو جاری دالی بهات و جگری اخوار و دوباره جگر اخویو و دوباره جگری اخوار اروپایی کان مدعی دو جور علم اول هلنیستی و یونانیه علم دوم یهودیه تاگر متوجه بوین مشكل فاشيزم ألمان نازيسم ألمان تك فاشيزم إيطاليا أما ألمان هيك بيشيني تاريخي جينو يعني بربر أما إيطاليا كان روميان بويا موسوليني أيتواني لشكوه السزار بيجيت أما هتلر نيتوان لشكوه كس بيجيت اگر تعالى متوجه بو نحن قلق لأواخر القرن الوسطى بو أوائل القرن البيست شنو أكن قرك يعني شخويا يعني بجيله لنا أو فيلم إجيت هتلر معتقدة كفيزيك كوانتوم علم يهودية جابام ده سبب بو إسحاق نيوتن يهودية ك بو أولين بار قوانين أرسطوي باطل أكا وفيزيك نيوتوني تيري أوكي سبينوزا يهودية ماركس يهودية فرويد يهودية يونغ يهودية إريك فروم يهودية فريق لواني كل زمينة كل مختلفة علم كون ناسي وباستان شناسي يهودية جامعة شناسي يهودية روان شناسي يهودية قشت يهودية أما سمي فوكو وقت برسية قدرة أكاد تتسلم علومها تتسلم روان شناسي تتسلم تيمارستان تتسلم بيمارستان تاقرا قلتان ماركس المانيفستي كومونيستا ايجي دوت حيث شكلية ليش قلني لنو كاربزار برجوازي هل بمتع أنت متفكرين دوري برجوازية لنظر ماركسيزمو علم برجوازي توليدك ماركس لتكامل بروسيس سرمایه داری دواي داستان primitive accumulation يعني دواي اويك تو هيزا كار دروس اكين دواي اويك دستگاه تولید و برهمهنان لجگهی کاملگا هیز به چیز لجگهی کاملگا موجوده وید او جار تو ام هیز به چیز بدو چید کنترول کنی که اوی تو هیز به همه چیز او دوشتشیه حکومت و قوانین حکومتی ایدئولوژی تو کی اکی که کارگری قبول اکا کسی کارخانه دار بید تو 20,000 من بسیری او 2 ملیارد من بوا چی واتا بیکات ایدئولوژی کلی علاقنا اسلام تیتدرو هم اصلا فاروق ملا لسليمانيا ب8 مليار دولار ثروت و کسی لی ناپسی اری قلبلبن تو بچی تو خير 8 مليار دولار قلنا كتار لقبل باوك الجواد حاول تو بچی 8 مليار دولار هست مثل بازانی تو بچی 100 مليار دولار پول هست بخود و خانواده تو بچی چی با حسب خلق اقلیم خلق کردوار داگیر کریا گلای عراق پلا مارندا ایدئولوژی او ایدئولوژی چیه اخلاق اسلامیه اخلاق اسلامی کی باسیه کا اوقاف باسیه کا هو دزیو و مکری و حقی خویسیو کسبی کرگو کسابتی کرگو کس نوینانی کسبو خیری ام قصتو اینکه هیچ کار خود نیه کار دیگرانه آقا تو چون فکر که کسی که توانی 8 ملیارد دلار و دستیری و چی میلیارد دلار و دستیری ایدئولوژی کمک اکا فاروق ملا بنمالی بارزانی طالبانی بنمالی كسرة رسول بنمالی علي عسكري راس السليماني برونو ريو كستهديدي هناك لهولي برونو ريو كستهديدي هناك ایدئولوژی
دولة وقوانين الدولة لقرا ستالين هات علوم بروليتارياي دروسكات يعني ام علمي امرو كوال دنياي امرو اخريكات بيت للنقاهي كيترو جامعة شناسي دروسكا على نقاهي كيترو مردم شناسي دروسكات نيتوان فاشيزم مش قالك يوم كاربكا نيتوان چی مش قالك يوم كاربكا ناتواني دليلي چيه دليلي امسه آغاز بنيادنان ام دولتانه للرواية أمة يهودي مسيحي ودين أمة مسيحي تقسيم بندي اجتماعي لساختار ترايبونال وقبيلية وايكنجي درجوكا لهزار صالة بيشوك أمة المسيح دروس أكري أنج تقسيمات للجوامع المسيحي أكري يكش دروسك خانوادي هستي خانوادي هستئية رعية مسيحي كوانا ما جزء بشك لما ما يملك أرباب تقرأ توجيه لذا تبهي وندقل عزيمة اجتماعي بر أساس روندكي تاريخي الجامعة لأوروبا بين إنسان كان ناقي أمانية خانوادي هستي دايكيكا باوكيكا ادي منالي اويد او نو خالو او نو مامو تو دسوتك يكي وكوتو آموزازازاگیشی هست اوكي 40 كيلومتر اولاد القومي هست قوم فامي هسي نسبة خويني سببي ونسبي هست اما لأوروبا موجود نية لذا تو ناتواني صورتي كيتر العلم بيني هر جولي كيتر دسيبوي يا اكويت داور رومان يوناني يا اكويت داو يهودي واتنا تواني اوانا اوي كنا توانيوا دليلي او بو خوان باش يكن يعني باشترين حالة شاخيك لو روايتك يهودي مسيحي داير دقيقا ليدر نفسه ناتوان ساختار الجامعة كيشيان واني ناتوان اللي بين درو او ناتوان جوري كيت الجامعة تعريف كانوا ناتوان شون استراكشر الجامعة كموجود نية شون تمدن كموجود نية تمدن يهودية تمدن يهودي مسيحي درسنا ولا دنياي جديد شان ينتواني له دنياي جديد ومودرنيته بريك لساختار اجتماعيك كبويان كنترول اكليا تمامي اميانه دابس دولت ومردمكان لخانوادي هستيشا سرقتك خانوادي هستيش نماك نعم سرمایه داری پیوندش نیست که بیل پیوند ترانزکشن بحثك کاک پەیمان لە ساڵی ڕابردووە لە نەبوونی فکرە تەماشاکەی هەر ئایدۆلۆژیەک لە شوێنێکی ترۆتیە مادەم خەڵکی کوردەواری ئەمە خۆی خاوەن چەمکی کوردیت نەبووە خاوەن فەلسەفە نەبووە هەر ئایدۆلۆژیەک لە شوێنێکی ترۆ سەری هەڵداگە یا فکرێک لە شوێنێکی ترۆ هاتگە تەماشاکەیت هاتە سەر وڵاتی ئەمە و بەشێک لە خەڵکەکەی گیرۆدە کردووە جایتر چەندە وە دروستی ئەم ئیدە تیۆریزە کریاگە یا تیۆریزە نەکریاگە هاتە سەنای وڵاتی ئەمە و خەڵکەکەی ئەمەی دابەش کردەی تووشی نەک ئێمە نەک لە ڕووی جوغرافیەوە تووشی دابەش بوون و سنووربەندیەکی نێودەوڵەتی بووین ئەو سنوورانەوە سەری وڵاتی ئەمە کێشایانە کۆمەلگاکەی ئێمەی ژیابێژم جامعەکەی ئێمەشیان دابەش کردگە تەماشاکەی جامعەکەی ئێمە بە هیچ ئیدەیەک دابەش نەکریاگە جامعەکەی ئێمە بە ساختارم مادی دابەش کریاگە بزانە نە ئیسلام نە کۆمونیزم نە مارکسیزم نە لیبرالیزم هیچ کامیان لە جامعەی ئێمە نە پێگەیان هەست نە دەرونی بوون و لە مەردەمە ئێمە ئەوەی نمودە مزگەوت و تەکشیە و خانەقا و حیزب و نەهاد دروستەکان کاناتە مادیە ئەوڵەن تۆ خەڵکێک دروستەکەی بێ هەمە چیز خەڵکێک دروستەکەی ناڕازی بازانی هەر ئەمانەی کە ئێژن ومعتقدا كماركسيزم معتقد كنتيجة محتملة إنسان إمروجي جيشتنا بسرماي دارية هر ماركسيزم بروسية أن باشت بدوي يا primitive accumulation بحثك
تاریخێک کە تۆ بە خوێن و مارکسێژێش بینووسیتەوە کە ملیۆن ئینسان چۆن لە شەرایطە قبلی ژیان خۆیان هەڵەکەندرێن، ئەکوژرێن، شکنجە ئەکرێن، دەربەدەر ئەکرێن، نابوود ئەکرێن. با بزانین هیچ مەردێک لە هیچ کوێ ئەم دنیا استقباڵی لە هیچ تەکنۆلۆژیەکی سەرمایەداری نەکرد. تۆ نموودە ئەمە لە گزارش مارکس و ئەنگلس هاوین لەوەی کە کارگەران ئەوەڵی مەقاومەتێک کە ئەنجامی ئەدەن لە مقابڵە ماشین ئەنجامی ئەدەن، ماشین ئەسوودێنن چون ماشین بێکاریان نەکات. هیچ ڕزایەتێک تا 50 ساڵە ئەخیر بزانە هیچ ڕزایەتێک تۆ ناوێنی گشتی مقاومەتەکە لە مقابڵ هاتنە ئەم گۆڕی لە زیندگیە. ئەوەی لە سەرزەمینە ئێمە اتفاق کردکەوە نییە کاورا کۆمونیستە، کاورا کۆناویسیش نییە. ئاغاگیان هیچ حاڵینەوە پەخمەیەکە بە ئیمکانات گیریاکە بێ هەمە چیزیان کردگە مەجالیان بۆ نەهێش کەسۆ لە تەنانێکیان وەکو سەر نیاگەسە بەردەمی چووگەسە تەرەفیوە. متوەجه تۆ فکرەکەی ئەم مزگەوت و تەکیە و خانەقاوانە پێگەی واقعیان هەست، تۆ فکرەکە یەک مەلا ڕاستەکان لەم سەرزەمینە گشتیان پەدیدەی چێن. دەوڵەتە ئێران معزەرەت مەزەم تێکنیشە ئەزافە کەم، تۆ وەختێژی دەوڵەت جمهوری ئیسلامی حکوومەت ئیسلامی چی حکوومەت ئیسلامی قاحبە باوک پارلەمان ئێرانیە نا، مەجلس ئێرانیە نا، نەهادە ڕیاسەت جمهوری ئێرانیە نا، سازمانە بەرنامە و بودجە ئێرانیە نا، پول ئێرانیە نا، نا ئەمسپەروەرش ئێرانیە نا، نەهادە بیمارستان ئێرانیە نا، نەمەرتیکە تۆ ئەنچێ هاوردەکتە ئەمڕۆ دەوڵەت میلەتە پێی دروست کردگە لە غەرب هاوردەکتە نە بەناو ئێرانی هەست نە بەناو ئیسلامی هەست. تۆ هیچ شتێکە بەناو تەمەدون ئیسلامی نییە. تەمەدون ئیسلامی یعنی ساختاری کە ژیان ئینسانەکانی بێکتی و ممکن کردگە. بابی من تۆ لە هیچ مەراسمە سەیەکان لە کوردەواریە تەلاوەتە قورئانە نەکردگە. باجی ئامین و دادە سەروەناز هاتکن شیوەنیان کرد تەلاوەتە قورئان نەم. ئەمانە گشتی دیاردەی جەدیدە، جەدید تەسیسە، نەسڵێ دوو نەسڵ سێ نەسڵی بەسەرا ناچێت، دەرونیش نەوگەسەوە. تۆ تەمەدونێ بەناوی تەمەدون ئیسلامی نییە، تۆ یەک نەهاد ئیسلامی نییە، یەک مؤسسە ئۆرگانیزیشن ئیسلامی نییە. سازمانە ئەوقاف بە دەوڵەتی مۆدەرن معنە پێدا کات موجود نییە. سازمانە ڕەوحانیەت تەلەبەسازی لە شەرایط دوران لەبیرم نەچێ مۆدەرنیتە 400 ساڵە هاتگا. لە دەورانە مۆدەرن ممکن ئەبێت زەرورەت پەیاکە و دروسیەکە و یەهودی و مەسیحی دروسیەکە. شتێکە بەناو دەوڵەتە ئیسلامی ئێرانیە. چۆ مەسەڵەن ئەمە تۆ حکایەتەوە کوردی وتنی نێرەکەن وە گون و ناسین. عزیز دەوڵەتە ئێرانی ئەمڕۆ تۆ لە هەرچی موسڵمانە موسڵمانتر وە، لە ئاو شەو پارێزکە، مؤمن مخالفە دەوڵەتە ئێرانی ئەیدامەکە بۆ کەمی ئەیدام کردگە تەحتەناوە تەکفیری مەلای کەم ئەیدام کردگە. دلیلی چییە؟ دلیلی ئەمەسە دەوڵەت لە تۆ ئیتاعەتی گەرەکە. بۆ دەوڵەتە ئێرانی مهم نییە تۆ ڕۆژگەگریان نایگری، ئەو سڵتەی خۆی بەسەر تۆ دانیاگە پێت ئێژێ لە خیابانە بۆ دێنان بخۆی ماگەڕ خواردت خەریکی ئێرادێشتێنی کردنی وەدە تۆ بڕۆ لە ماڵە حەزیەکە 6 مەنجەڵ یاپراخ بخۆ کەس ناکرێت. ئەسەن خوا لە گوناحانە تۆ لە خەڵوەتە ئەوەخشێت ژن وە زنای محسنە بکە مێکەوە قاڵ تەوە خوا بەخشیویسی. بەڵام بێ لە خیابانە یەکی چاو لێ بقرتێنێ ئێشێ بگرن بەردەباران بۆ دەسەڵاتە سیاسی ئەوەی دێژێتە سوال. تو ئێشێ تەسلیمی مطیعوی قدرت یعنی ئیتاعەتە مەردم فەرمان بورداری. حیزەکانە ئیقلیم و خەڵک ئێژێ فەرمان بەران لەکێ فەرمانەوە حیز لە تۆ مەسە بارزانی بۆ شێشێ لە تۆ فەرمانە هەزبی دەی کەس دەخۆی سوالەکە بۆ ئەخشن جائیسە فەرموو کەم جەمی ناتکە
دیار منیش قسەم فرە کرد بەڵام گەڕێکمەوە و پرسیارە بکەم دەقیقەن ئەوە دروستە ئەمان بە پشتیوانەیەکی مادی تەماشاکەیت مەسەڵ کابرا ئەم ئایدۆلۆژیە تێرە بە پشتیوانەیەکی مادی تێ بارەگا کاتۆ خەڕەکاتۆ خەریکە ئەوەی کە لە مارکسیزمیش تێنەگەیشتێت خەریکە مارکسیزم کاکە بۆی مادیە هەڵپەرکەکردن مادیە زەکرکردن مادیە ئینتەرتەینمنت تۆ ژنەکەی دووگیان ناوێ شێخ دوعای بۆەکان مادیە گول ئەوی شێخ تفی پیاکان مادیە عەلی کەڵک کارە مادی ئەکا خەڵکە ڕوا ئێژێ قنم گێ ڕووکە عەلی کەڵک دەسە خاتە سەرە قنی ئێژێ قنی ڕاستۆ بوو متۆ ئەمان مادی ناغەیە دروستە دەقیقەن بەڵام تەماشاکەی ئەوەی کە هاتگن بلەخەرە ئەم ئایدۆلۆژیانە ئەم فکرانە یا ئەم مادە هاتگە تەماشاکەی هەر مادەی شتێکیش هاتوێت بەشێک هەدەیەکی لە شوێنی خۆیەوە کێشاگە و بردیەسی بەڵام تەماشاکەیت هیچ کام لەمانە ناوێتەوە مەترسی بۆ سەری ئەوەی کە بازرگانی نێودەوڵەتی یا بێژم مؤسساتی نێودەوڵەتی تاوەکو مؤسساتی نێودەوڵەتی لە ترسی خۆیشی وێت لە ئەم مەردمە بکاتەوە چی ئەوێت و تهدید تۆ خطوتە بازرگانیە کە تەست لە دەریاوە ئەچێتە ڕێوان دەریایەک تەست ئۆقیانوسە هەند ئەوەسێت و مەدیتەرانە تاگرادی ئەو کاناڵە سوئزە ئەی وەڕەن تا کەشتی بەلایەوە بڕوا مەجبور نەبێت تەمام ئافریقا دەورباتەوە تاگراگرتە ئەگەر یەمەنیەکان بێژین گەردەن کڵۆفتین باج ئەسێنین تەواو دنیا لێکوتورە دەریان کرد یەمەنیەکان سەوارە بەر ئیتفاقی کە ئەفکار عمومیە جیهانی وانە پشتا کە کوشتارە فلستینیەکان بێ ئێژێ من باوک صاحب ئیسرائیل ئەنێ مەختنی من تەکە ئیسرائیلە شەڕەکەم لە دفاع لە فلسطین ببهانەی دفاع لە فلسطین تهدید ئەمنیەت بازرگانیە کاناڵە سوێزەکە اوكي لقرا جامعي جهاني مجبور اللي حصل بو حوسيبك حوسي دروس حركتك دروس حركتك متوجه دروس اي خو لكش تهديدك جديه كاك بمان اما لا خزنامه دلين كا وكاري سركي گەشەکردن و گۆڕانکاری ئێستا باسی ترانزاکشنتان کرد کە چەند مەقولەیەکی مهمە هۆکاری سەرەکی گەشەکردن و گۆڕانکاری گەورەکان و دەستکەوتەکانی کۆمپانیا دەوڵەت سازەکانی ئەوروپی لە هەموو بوارەکانی ئابووری دین فەرهەنگ زانست و سیاسەت لە سەدەکانی دواتر دەریانەوەردی و ئاشنایی بە شارستانیەتەکانی دیکەی جیهان بووین وەتا دەتوانین بڵێن بە جۆرێک ئەو دەریانەوەردیە جۆرێک لە بنیانانی سەرەتایی و ئستارتی سیستمی ترانزاکشنی جیهانی بووە و هەر نابودکردن ئەمەوە دەستبردنە بۆ ئەمە خۆی بەشێک لە هەڵتەکاندن ئەم سیستمی سوڵتەیە بەشێکی یەکجار سەرەکی ئەو تیکەی کە جەناب ئشارەت کرد گەڕێتەوە سەر پرمیتیڤ ئەکیومنیشن کەڵەکەبوونە سەرەتایی بزانم مثالێک بەمەخەت بکەم مثالێک بەمەخەت تۆ ئەگەر لە عێراقێکا پوڵە ئینگلیستان نەوێت پوڵە هندوستان نەوێت تۆ ئەگەر لە ئێرانێکا پوڵە ئینگلیستان یا هندوستان نەوێت یا ئەگەر پوڵە نەفت نەوێت تۆ ناتوانانی مؤسسات دروستکەی ناتوانانی دانشگا دروستکەی بیمارستان دروستکەی نیست پوڵە نییە ئەمە پێژن ئەن باشتە ئەوڵیە لەزا پوڵە نەفت مەسە ئێرانیەکان ئێژن پوڵە نەفت ئێمەی بەخت کرد دەیەکیان ژن نەوەما ئەگەر پوڵە نەفت نەوایە ئێمە ساختارمان نەبوو ئەو پوڵە ئەوڵیە کە تۆ خەرجیکەی کە تۆ کارمەند بگری مؤسسات دروستکەی مەعاش بەی خەڵکی بێنی لەسەر زەمینە هەڵیان دەکێنی بزانە کاکتەوە زۆر بگرە لەم قسە بۆچی یەکەم ئێمە گەل کە کوردین و ئەکسەریەتە مەردمە دنیا کە یەهودیەن دوو تایفە قەرەچەکان و یەهودیەکان فەرقەکەن ئێمە گەل کە تابەر لە سەرمایەداری نانە خۆمان لەسەر زەمین دەرتێنین زەمین ئەناسین ئێستا بڕۆ لادیەکەی خۆمان خەڵک دەسەکاتە ناو خاک ئەزانێم خاکە بۆچی خاسە زەمین ئەناسین سەردی و گەرمی ئەناسین چون ئێمە نانمان لە خاک دەرتێنین یەهودی قەت زەمینداری نەکرد یەهودی پوڵ لە ئینسان دەرتێنی ژیانی لە ئینسان بەراورد دەکەن ئێمە ژیانمان لە زەمین ئەگرین لە حیوانات ئەگرین حیوانات ئەناسین دامپەروەری ئەناسین کەشاوەرزی ئەناسین
يهودي كي أناسي يهودي إنسان أناسي إما نان للزمين أجري وحيوانات يهودي لإنسانية بويا يهودي أتواني الروان شناسي دابنيت بويا يهودي أتواني بزشي دابنيت مفر درامدي يهودي كويس إنسانة بويا يهودي گۆرانیت بۆ ئیشیت ئەوێتۆ ئەنتەر هەڵەخاتەوە دیارتەوە خەتەنە سوورانە بۆ ئەکا متوجه بووی نوشتە و دوعاوە بۆ ئەکا جادوو بۆ ئەکا یەهودی ئەوێتۆ پزیشک یەهودی ڕەوانشناسی بۆ دروست ئەکا کاکە تۆ ڕەوانشناسی نەزانی خۆ ناتوانانی تحتەناوە دوعا نووسی و نوشتە نووسی و جادوو نووسی تووڵە خەڵکی بسێنی تۆ شێت ترسەکان و خۆفەکان ئینسان بناسی ئینسان مەحەلە دەرامەدە تۆز تاگرا متوجه بووین ئەمانە پێی ئێژن چۆنیەتیە ئەهەمیەت پەیداکردن عیدەیەک بۆ یەهودی ئەتوانن عیلم دروستکەن لەبەرەوەی جێگەی ئرتزاقیان زەمین نییە جێگەی ئرتزاقیان ئینسانە جەمعیەتە حەشیمەتە دنیای ئێمڕۆ شێوەی ژیانی یەهودیە سیستەمە بێ هەمە چیزی پول ڕەبا بانک سود سیستم یەهودیە یەهود چیرۆکە ئەوەی کە ئەو بەحسی ئەکا ئەم باشتە ئەوەڵیەس لەوێ ئەم باشتە ئەوەڵیە بازار ممکن ئەکا بازار کە ممکنەوێت ترانزەکشن دروزێت مبادڵەکردن ئاڵوگۆڕکردن بەس دەتوانین بڵێت ئەوەی کە پێی دەڵێن سەرمایەداری خۆی بنیانەکەی هەمان ئیدەی یەهودە هەمان موجودیەتی یەهود تەفەکوری یەهودە مارکس ئێژێت ڕۆح سەرمایەداریە ماڵی یەهودیە ئاغای ماکس وێبەر معتەقدە کە ئەخلاق پرۆتستانیە هەمان یەهودی مەسیحیە ئاغای زیمەل وە کەسانێکی تر معتەقدن یەهودیە خیلی بەر لەوەی کە ئەم اتفاقاتانە بکوێ لە تاجر و وینیزیا شکسپیر باسە شایلاکەکە لێخۆ نەقدە فەلسەفەیە حەقە هێگل مارکس ناو شایلاک تێرێت هەر هەمان شخصیەتە ناوە ڕۆمانە لە ناو نەمایشنامەیە تاجر و وینیزیا ئەو خۆشیان نایژان و خۆشیان یەهودی کاک پەیمان ئەگەر پێت باشوێ با بێنە سەری پەکەکە و ماری بووکچین و با باسی ئەوە بکەین بزانین ماری بووکچین کێس و پەکەکە بۆچی بە تایبەتی عەبدوڵڵا ئۆجەلان ئیسفادە لە تیۆریەکەی یا نەزەریەکانی ماری بووکچین ئەکات و هەن لە شوێنیشە تەماشا ئەکەیت دەقیقەن وە پێچەوانەی نەزەریە و بیربۆچوونەکانی ماری بووکچین ئەجوڵێنەوە و ئەمان چۆن توانیانە دەست بۆ ماری بووکچین بوون و ئەم تیۆریە یا ئیدە چی کاریگەریەکی لەسەری کوردەوارەوێت و لەسەری ئەم منتقەوە گشتی ئەوێت کاریگەریەکانی چین و ئەسەن چی سوودێکی هەست ئەم هێزە تێت وابەستەی فکرێک دەوێ فکرەکە هەزاران کیلومتر دوورتر لەو لاوەتێرەتی و گەرەکێ لە هەندێ منتقام فکرە پیادە بکات و لە هەندێ شوێنیشە تەماشاکەیت خودی هێزەکە بە پێچەوانەی ئەو فکرە ئەجوڵێتەوە بەڵام لە هەرکوێ ڕەنگەوە قازانجی خۆیەتی و پێی باشوێ بۆ مەسەلەی بازرگانی و کاری قاچاق و دەستە بەندی و گروپ بەندی و ئەمانە تەماشاکەی تێت کەڵکی دەوەرەریەوە ئەو پشتیوانیە ماڵیەیشە یا بێژم ئەو پوڵەی کە وا لە دەسیە وەکاری ئەوات بۆ ئەم دەستە بەندی و گروپ دروستکردنە هەر لە ئەوەی کە پێژەم ڕۆژە ئاوای کوردستان هەر لە ڕۆژاوت تا تێتە بێژم ئەو ناوچەیە کە پێژەم ڕۆژەڵاتی کوردستان یا کوردەواری داگیرکریای لای ئێران ئەمە کردنەوەکەی پێویستی بە مەفاهیم و بە مەبانی تئۆریکەکە بزانە تۆ ناتوانانی ئیدعا بکەی خەڵکە شاری سلێمانیت من لە تۆ بپرسن توی مەلەگوا لەکوێ و بێژی نازانم تۆ ناتوانانی ئیدعا بکەی خەڵکە شارە سلێمانیت من لە تۆ پرسم مەڵکەنی وا لەکوێ و تۆ نەزانی
بەختیاری وا لێکێوە تۆ نەزانی، ئەسحابە سپی وا لێکێوە تۆ نەزانی، فەرەکەی دەستەکە وا لێکێوە تۆ نەزانی. پس تۆ سلێمانی نی ئەگەر نەزانی. تۆ ناتوانی ئیدعا بکەی لە چمکێ بەناوە خۆسەریە دموکراتیک کەڵکۆرەکەی، مۆدەرنیتەیە کاپیتالیستی کەڵکۆرەکەی، ژیان و حیاتە ئازاد کەڵکۆرەکەی، لە کۆمۆنالیزم کەڵکۆرەکەی، لە ئێکۆلۆژی کەڵکۆرەکەی، و تۆ نازانی ئەمانە یانی چی. ناتوانی بزانی. چون ئەوەی تۆ خەریکی هەڵسو کەوتی بۆ ئەەکەی تەجەسومدانە، جسمیەتدانە، لەشدانە بە ئیدەیەکە. ئەم ئیدە تۆ پێیژی کۆمۆنالیزم ئێکۆلۆژی. بۆ خاتری ئەوەی کە لەمە تێ بکەین، ئێشێ من بڕێ سۆڕا و کۆبرا بکەم تا متوەجێ بووین چه اتفاقی خەریکە ئەکەوێت. پەکەکە چیست؟ پەکەکە من ناوم نیاگە قەبیلە، ترایب بە ئینگلیسی، قەبیلە بە عەرەبی، قەبیلەی قەندیل. ئەمانە قەبیلەی جەدیدێکن، قەبیلەیەکن کە بە ساپۆرتە سپاه پاسداران و نیتە تورکیە خەریکن ئەڕۆنە بەرەو. هەدەفیان چییە؟ بۆ تێگەیشتنن لەمە ئێشێ بڕۆینە سەر سەرچاوەی داستان کە ئوسوولەن ئەوەی ناوی کۆمۆنالیزمە لە کێوە هاتکەسە دەرەوە. ئەم ئەندیشە لە کەسێک تێتە دەرەوە بە ناوە ئاغای مۆری بوکچین. مۆری بوکچین کابرایکی بە ئەسڵی یەهودی ڕووسە کە لە ئەمریکا لەدایکەوێ. مۆری بوکچین بابزانی ڕەفیق ئەو ساندرزە حزب دموکراتە بوو، لەبیرتان تێت خۆی کاندیدە ڕیاسە جمهوری کرد. مدەتێک هەر بۆ کۆمۆنالیزمە خەریک بوون کاریانە کرد لە ئەمریکا لە دەهەیە 90ەکانە. بەڵێ ئەویش یەهودیە کاک پەیمان، یەهودی پێم وا بێ خەڵکی پۆڵەندە ئەگەر اشتباه نەکەم، وەڕەچەڵک. خب بۆ خوێندنەوەی ئەمە ئێستا ئێمە ئیشێ بڕێک مەسائل مەترەحکەین. یەک، ئاغای ماری بوکچین لە عەقەبەیەکی چەپۆتێت. سوال: ئایا ماری بوکچین مارکسیستە؟ نەخێر. ئایا ماری بوکچین ئانارشیستە؟ نەخێر. هیچ ئانارشیستی لە دنیا ماری بوکچین و ئێکۆلۆژی پێ ئانارشیزم نییە، بە دوو دلیل. یەک بە دلیلە فۆرمۆڵە کۆمۆنالیزمی یا لیبرتاریان فۆرم کە ئانارشیزم هیچ فۆرمی قبول ناکات. دوو بە دلیلە دانانە قانون و یاسای. ڕۆژ ئاوایە شەرقی سووریە قانونی دانیا؟ هیچ ئانارشیستی قانونی نووسیا قبول ناکات. بەم دوو دلیلە هیچ ئانارشیستی لە دنیا خۆی بە ئانارشیزم نازانێت. ئەمە لە بیرتان دەچێ لە جەریان جنبش واڵ ستریتە ڕۆژنامەهای بریتانیایی، ڕۆژنامەهای ئەمریکایی بە شدەت لە ماری بوکچینێک لە ئینزوا و لە تەنیاییان مرد چهرەیان دروست کرد و بە عنوانە جەریانە ئەسڵی چەپ و ئەنارشیزم هاوردیانە ناو مەیدان. وێستە باسی لەسەرەکەن. خۆ ئێستا بزانین ئەم کۆمۆنالیزمە چییە؟ ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ ئیدعا ئەکات کە ما بەقیە خەڵکە دنیا لە عبودیەتا بە ئەبەدیەت گەیشتگن، یعنی حتا ماون لە بەردەگی ناتوانن بێنە دەرەوە. کۆیلە ئەمە ئیدعای ئاخێزە کوردەوارە سەر مەگەر قیامی کە ئێمەی کوردان دەسی پێ بکەین و ئەوان فەوج لە مەترۆپۆڵەکانی دنیا بەرەو سەرزەمینە ئازاد کوردان بێن و سوورەت جیهانی بەم قیامەت بێن. خب هەدەفمان لە قسە چ بوو؟ من پێشووتر لە قسەکانە پێشووترما ئیشارەم بە نوکتەیە کرد. وتم بۆ نەیانتوانی علمە مارکسیستی دروستکەن، بۆ نەیانتوانی علمە فاشیستیە بە پێچەوانە یەهودی دروستکەن، بۆ نەیانتوانی علمی چینی دروستکەن. بۆ لەبەر ئەوەی کە ئەمانە تەمەدونێکی تریان نییە ژیا بێت، مەوجود بێت، واقعی بێت بە پێچەوانە
تمدن یهودیت بێت نیسیان لذا ناتوانین گزارش ئەوە بکەن تا ئەگرا قسەکەمان گرت با من گزارش کوتاه بم کە ماری بوکچین چیە ماری بوکچین نەقدی ئێسمە مارکسیزمژم مارکسیزم قبوڵنیە بۆ مارکسیزمی قبوڵنیە وەڵام باوەڕی بە دیتێرمینیزمی تاریخی نییە پێی وانییە کە سەرمایەداری بە شێوەی تەولیدە خۆی بەعسە نابوودیە خۆی ئەوێت و پێی وانییە کە سەرمایەداری تەولیدە ئەلبووە تەبەقەی کارگەری کردەکە منزورە ماری بوکچین لە تەبەقەی کارگەر چییە منزورە ماری بوکچین لە تەبەقەی کارگەر دەقیقەن هەمان بەرداشتە ئەحمەقانیە چەپهای ئێرانی و خاوەرمەیانەیە لە تەبەقەی کارگەرە منزوریان کارگەر سەنەتیە دەرسوورەتێکە ئەوەی کە کار ڕەهبەریەتە قیامکە ئەفعالێت مارکس منزوری چییە لە عنصر مادی انقلاب بە نەزەرم مارکس هەر ئینسان من ئەمەیژم مارکسەمەی نەوتکە من ئەمەیژم پرۆلتاریا یعنی ئینسانە بێ هەمە چیز کریاک ئینسانێک کە هیچ ئەبزارە مادیەکی تەولیدی نێ لە دەسا هیچ ئیدئۆلۆژیە کە قەستی پێ بدات و گەورەی بکات و کەرامەتی بپارێزی وەکو ئینسان نێسی بێ هەمە چیزە ئەمە شامل دکتۆرێک ئەکات تا حماڵێکی ناوی بازار بۆ ئەمر ئینقلابە مارکسیزم تۆ ناوێ بێت تەفکیکە پرۆلێتاریا بکەیت بژی معلم کارە فکریەکە ژن لە ئاشپزخانە کارێکی ترەکە کارگەر فقط لە کارخانە پرۆلێتاریا سەر تۆ ئەو کار نەکرد تۆ حرامزایی نظامە سوڵتەیی ملیۆنها بێ هەمە چیز لە ئێران سرفەن و سرفەن حەفتە نەیشەکەری حەفتە پا هەرەوە بۆیە ئەگەر مارکس ڕەهبەر ئینقلابی وایە و تەمەنی دریژ وایە تۆ حتمما بەم نەتیجە ئەگەی کە ئەمە بێژێت هەدەفە تۆ ئەمەسە کە بازنەی پرۆلێتاریا گەورەکەی نەبچووکیکەی تۆ ناوێ بێژی دانێ پزیشک حاڵی خاسە کاگرام متوجه بووین ئەو ێژێ کە پرۆلێتاریا کەمتریش بووگەسەوە نەک زیانی نەکردگە دوومەن پرۆلێتاریا وا لە حوزەیە چانەزەنیە سەرت دەستمۆز و کەمبوو دەسەعاتە کارە خۆی تەبدیل بووگە بە بەشێ لە سەرمایەداری ئەسڵەن تەبەقە مەوجود نییە و تەزادە تەبەقاتی مەوجود نییە من بەحسە ماری بوکچی نەکەم ها بەحسە ئاخێز ناکەم ها و نەخدە ئاخێز ناکەم ها لە حاڵێکە ئەوەی کە ماری بوکچین وایەژێتە دقیقاً هەر لە دکتورێک و بیگرە تاوکو حماڵێکی ناوی بازار ئێمڕۆ فەرمانبەرێکی کۆمپانیا گەورەکانە ئافرم تۆ خەریکی بە نوکتەهای دروست ئێشارەکەی ماری بوکچین جێت و ئێژێت کە لە عەسرە جەدیدا کە ئێمە دەیگینە نەهایەتە تەکامل تەبەقەی کارگەر تەبەقەی کارگەری کە موجود نییە ئەوجە سەرمایەداری مەقولەگەلێکی تر مەطرح بوون کە لەگات تەزاد نییە مبارزە تەکە سڵتەف بزانە ئەو ئێژێ بەرنەوەی کە ئستثمارە ئینسان چەوساندنەوەی ئینسان بەدەستە ئینسان دەست پێ بکات سڵتەیە ئینسان بە ئینسان دەستی پێکردەکە بۆیە ئەوەنجار سڵتەیە پیاک بووگە بەژن ئام چیقەتچیق و قژەقکنانێ قەندیل و ژن بازیانە ئەلە قسانەتیت فێمینیستەکان ئەو تەزادە تەبەقاتی ناکات ئەو چیەکات ئەو تەکە سیستەمە هیلارشیە مبارزەکات سیستەمە هیلارشیە هەرەمی لەسەر بۆ خوارەوە دا قبل زەمەی کە ئەمە بکەم و با بزانی یەکەم تەناقوزە گەورەی قنە عەبدوڵڵا ئۆجەلان و پێکاکە ئامەسە ئەمانە گەرەکیانن لە خوار و بۆ سەر و جامعە دروستکەن بە نەهادێ لەسەر و لە خوارەوە بۆ خوارەوە متوجه نەبوون ئەمە جامعە نییە کە خۆی لە کەفە جامعەوە کۆمەڵگا خۆی خەریکە لە بن و خۆی دروست ئەکا تا کۆمەڵگا محققە ئەمە پەکە کەس لەسەر و بەهێز و بە پوور و بە چەک و بە ترس و بە ئەرعاب قرارە باتە قوڵە ئەم مەردەمە بەوا بەرەو کۆمۆنالیزم یعنی تۆ قرارە ئەم تەمەدونە دروستیکەی لە ژێرەوە بۆ سەرەوەیت بەڵام لەسەرەوە بۆ ژێرۆ لە ژێرۆ بۆ سەر و دروست ئەەکەی کەسێ حاڵی من چی بوون بەڵێ تێکەڵکێش
ینی تۆ بەجگای ئەوەی کە لە خوارەوە کارێک بکرێت جامعە بێ بۆ نمونە تۆ دروستبی تۆ خۆت هاتووی خوارەوە دەجوڵێنی کە دروستبی کە شکل بگری لە کاتێدا تۆ فۆرمی تۆ شکلی تۆ ساختاری تۆ هەی مەوجودی چۆن تۆ ئیدعا دەکەی کە ئێستا هاتووی لە کەفت جامعەوە دەست پێ دەکەی ئەی پێشتر چ بووی دقیقەن تێکەڵکێشێکە ینی خۆشیان سەریان لە شێوە ماری بۆ کچین ئێژێت تەلاشە بەشێت لە تو لە ژیانی هەمیشە بۆ بەقابووگە بمێنێتەوە سۆڤای بۆیە نەزەریە مارکسیزم نەزەریە دەورانە بەقاو کەمیە لە کەمیا سڵتە دروست ئەوێ ئۆتۆریتە دروست ئەوێ و ئەستثمار دروست ئەوێ لە کەمیا بەڵام ئەوەی کە ئێمە وایە جەهانە ئەمڕۆ جەهانە فرەیە جەهانە فرەیی هەم فرەیی هەست هەم خەتەری هەست و تو ئیشی بۆ ئەم خەتەرە بکەی لەگرە ماری بۆ کچین غەڵەتەکە بۆ خاتریی غەڵەتەکە بۆ خاتری خەری بێجای کرد ئانچێکە ئەو خەریکەی ژێتی مارکس وا نایژیت مارکس ئێژێ ئەن بحرانە سەرمایەداری بحرانە ئەن باشتە بحرانە تەبیعی سەرمایەداری بحرانە ئەن باش بحرانە کەڵەکە بوونە 1810 بریتانیا تووشە بحرانە یەکەمین بحرانە سەرمایەداریەوە چییە وفورە تەولیداتە لە بریتانیا و بازارێکە شپاب و گەو نەیگەرەکە و فەڕەنسەیەکە لە کاتە ناپۆلئۆن هاتووەشێتیشێت پس غەڵەتە تولید ئەنبوه وفور تێرێت و مارکسیزم لە دەورانە وفورە هاتکە اتفاقا دەورانەکەم بوودا قسەی ئاغای مارکسیش ئەمە نییە کە پرۆلتاریا کوڕقەشەنێکە پرۆلتاریا بوون کەسافەتە و قەرارە پرۆلتاریا نەبێنیت تا بتوانێت فعالیتە معنەویکە ئەمە گشتی نەزەراتە چەپە چون مۆرای بووکچین لەسەر چەپ و هاتکە ئاغایە تاگرام متوەجێ بووین ئێمە ئەسڵ کارمە بە ئاخری زنیەکە اتفاقیەکە کەفێ خۆ تەزادە ئەمانەیەشی لەگەڵ چیاوێت تەزادە ئەمانەیەشی لەگەڵ هیلارشیاوێت هەر چەشنە هیلارشیەک کە هیلارشیەک گەورەکان بەرجەوانەکان وێت بە پێی سن و ساڵ و تەجروبە و ئەزمون تۆ احترامە گەورەیەک بگری مەسەڵەن تۆ حەپۆ ناوێنی سەری چەرمەگە ڕیشت جەند و زێرابایەکی وتیەوە خجاڵت ناکێشی وا لە زیندانە بێژە گوو خوارد فەلسەفەکەی وایە نایژێت نێ لە زیندانە چاوی دەرهات نایژێ ئەوە ڕیشی چەرمگەیەکی گوو خوارد غەڵەتی کرد ڕیشی چەرمگە چون ئەمە هیلارشی دروستەکەیتر نەزەرە خۆیانەوە ئەمە نەزەرەی ماری بۆکچۆنە و ئیمڕۆ عەبدوڵڵاه جەلانی ژێژێتی تەبیعەتەن جوگە لەو گرتی سێشە بزانین بە چ کەڵکێک دێت سێشە بزانین بە چ کەڵکێک دێت من کۆتاه بێژم بەحسێک ئەو مەترەحی ئەکات ئەمەسە کە ئینقلاب قەهرامیزە مارکسیستی طبقه کارگر به ایجاد جنگ طبقاتی ممکن نیه تو طبقه کارگر اکثریت نیه تو ناتوانی به طبقه کارگر به تو کارخانه انقلاب کی تو بو انقلاب احتیاج هست به جن رخشور و کارگر جنسی و گی و هموسکشوال و تمام امانه تو لريختي كاش جنيان كي تا انقلاب ممكن او ناو امانه انيت فورم قال مشكله ولا شويه مشكله مثلا شعر نشيني بالدروس هرواك الماترياليزم التاريخي شعب حسكري شعر نشيني بشيوي جديد بدي عصر مودرنيتس مودرنيتي او اصلا البيناسا كدنا مودرنيتي ترلي ذاك اصلا شوته اصلا سرمایه‌داری به انقلاب صنعتی ازهدي اصلا انقلاب صنعتی لنظر مارکسو ام باشتر اولیه است کشف ماشین مخار متوجه تو با تولید انبوه نیروی کارگر اگر که نیروی که به همه چیز بی تا بکتو بیت نای محیط کار که تو ان باشتر اولی انسان اگر که ان باشتر اولی سرمایه اگر که درست دقیقاً هر ام نظریه سر پاکاکە ئیسپادەی
ئیسرائیلیا کە تەماشاکەی پاکەکە خەریکە من عرض دەکەم پەلەمەکە ئاغاگیان عرض دەکەم پەلەمەکە ئەم ئاغا بۆ جامعەی نیویۆرک بۆ ئیاڵەتی متحدەی ئەمریکا ئەم فۆرموڵاتەرێ ئێژێ لە ئیاڵەتی متحدەی ئەمریکا فۆرم گەلێ ئازادی موجودە لیبرتاریانیزمە فۆرمە لیبرتاری ئەوان لیبرتی کەلەمەی فارسەکە ورد و درس خوێڕی و قەشنگ بکاریەوە کەس نازانی منزوور ئاغای مالی بکشین لە لیبرتی چییە چون ڕاستەکان ئەمریکاش دۆناڵد ترامپش لە لیبرتی قسەکە کەس نازانی منزوور تۆ ئەگەر شتە عەجیبێکە هاوردەیەشێ مەفهومێکی تری بۆ بێنی تایمە بفهمین تۆ منزورت دەقیقەن چییە وەرە چون فکرەکان مەفهومە قەشەنگ و لاو با بیرمی و تێخەم و ئەمانە وەکۆم حیزانەی پەکەکە فکرەکەن و هەرچی بێژن دموکراتیک ئیتر قەشەنگ هەڵسانی دموکراتیک دانیشتنی دموکراتیک مستەراوچوونی دموکراتیک هەڵی بووین ئەمە قەشەنگ لە قانونەکەیاندا 100 تکرار نازم 100 چەند جارێک و تکرار کراوەتەوە وشەی دموکراتیک لە قانونی سووریا وەختە تۆ حەج محتەوایەکە نەوێ وەزانی تێ شێوێک واپی حەجیشتە قەشەنگێکە ئەوە ئێژێ کاورای هەورامی ژنێ فارسی خواست و دایکی وتی فارسی مەزانی وتی چەندین مەزانم بۆڵە هاوە کەنیشکەکەم وتی سڵام عەلەیکم وە فارسی وە شامای وەخێر وە فارسی سەر و چەمەکانم وە فارسی متوەجی بووین وەختی محتەوات نەوێت دەست ئەگری بە چونکێ فکرەکەی مەرغوبیەت وا لە پشتیا هەر تکرارێکی تۆ ئێمە دموکراتیکە ڕۆینە مستەراو بەڕاستی تۆ پەدەرسانانە لە چوتە مستەراو بێ ماچێکی دموکراتیکم پێ بە بێ با دڵدڵێنێکی دموکراتیکەکەی کوربان بەکەمەوە کوی کەرەوە پێکارت بزانە ئاغاگیان ئەم ئاغای وەی بچینە معتەقدە کە دەوڵەت ناڕخێت ئەوەیەک دوو جامعەی شەهری جامعەیەکی بێکترازیان هەرەوەی کە ارتباطیان فقط بە مبادڵە و بەکالا و پۆماناقەیەکە هیچ ارتباطی ئینسانی ئەم ئالەگرا مەسەلەی ئێکۆلۆژی تێنێت کە بەشەی تەبیعی بکرێتەوە نە فقط تەبیعەت ڕاون بکرێت بەڵکە بەشەی تەبیعی بکرێت بەشە چۆن تەبیعی بکرێتەوە لە فۆرمگەرە لیبرتیە ئەم فۆرمگەرە لیبرتی لە کۆنفەدرالیزمێکە ئیدارە گرنە دەسۆ ئیدارەی کوێ گرنە دەسۆ شاری نەوڵاتی شاری با تۆ تەسەوڕکە ئێستا فۆرمگەرە لیبرتی ئەحیانە لە شارە نیویۆرک ئەتوانی چیت ئێڤانجلیکەکان ئەمە یە فۆرمە کابالاکان ئەمە یە فۆرمە تەوەجۆ کرد گەیەکان ئەمە یە فۆرمە LGBTQ+ یەک فۆرمە فێمینیزمە ڕاش یە فۆرمە فێمینیزمە چارمەگی یە فۆرمە فێمینیزمە هێلێنسیسۆیی یە فۆرمە خۆ ئێستا ئەم گشتە فۆرمە واگەرێکیان نەختنی یەکتری بدڕن کە ئەمانە گشتیان کۆمۆناڵن لە کۆمۆنالیزمە لە شێوەیە کۆمۆنالیزمە لە فێدەرەیشنە یەکتری بگرن چ اتفاقی بکەفێ ئەم کۆمۆناڵە چییە بەشداریکردنە لە ڕێگەیە تەسخیرە شارداریەکان بڕۆیتە پای سنووقە دەنگدان و ئەحیانە حیزێ بەهنێری بێت و شاردان ئای مەلوکچینی یەهودی تەبریکە پێ ئەرزەکەم کوڕە خوێڕی لەکوێ دنیا بە سنووقە دەنگدان دەوڵەتیان لەبین بردەکە ئیستا من هاتم و تۆ لە ناو شارە نیویۆرکا کۆنتڕۆڵە گرتە دەست دەحیزە چۆن دەکە سان فرانسیسکۆ چۆن ئەمکانە لە هەمە سان فرانسیسکۆ چۆن سان فرانسیسکۆ ئەبەسرێتەوە بە نیویۆرک باوەجان تۆ لەناو یەک ئیستا مەبنای مشتەرەکە ئەمانەی کێشی کۆنفەدەرەیشن تشکیلبەن چییە شەهرە نیویۆرکە شەهرە نیویۆرک ئەوێتە هۆفیەت ئەوێتە ڕەوایەتە مشتەرەک بابە کاورا نەرە کاورای ئێڤانجیلیکا قینێتی لە قنەر چۆن ئەم دوو بەیەکۆ هاوکاریەکە چی بەعەسە دووەتە یەکتریا هاوکاری بکەن بۆ ئێشێ هاوکاری بکەن ئەو ئیراد ئەگرێت کە کارگەر لەسەر مەنافع ئەوێسێت بەڵام ئێمە لەسەر ئەخلاق ئەوێسین جدان ئێڤانجیلیکایەک ئەخلاقەن موەزەفە لە قنەری حەمایەتکە بوو تۆ
سوالك ناوێنی ئاغای ماری بکچین ناتوانێت ئەم تڕەهاتەی کە ئێژێتی سوورەتە تەجەسمە مادی پێ بدات ئیمکان پەزیر نییە موجود نییە ئەگەر دەوڵەتە ئیاڵەتە متحدەیە ئەمریکای موجود نەوێت ئەم سوورەتە موجود ناوێت ئەمە یەک دوو شارە نیویۆرک بە 10 ملیۆن نەفەر جەمعیەت خەریک کارە خدماتی بۆڵشێتکردن و گوشی تەلەفۆن جوابدانە بەچی نانە ئەخوا دەیسە گیرامە خەڵکە کۆنترۆڵە شارە نیوەیەکیان دەدە دەست نانی لەکوێتێ ئاوی لەکوێتێ سەوزی لەکوێتێ گۆشتی لەکوێتێ هەر لەکوێتێ دەبات ئۆکەی ئیستا تۆ محلە بە محلە تەک یەکتریا کۆنترۆڵ کرد کارخانەکان کێ کۆنترۆڵ یەکە سیستەمە ترانسپۆرت کێ کۆنترۆڵ یەکە مەسئلەیە پوڵ ئەوێت و چی هیچ کام لەمانە جواب نهاتوو ئەو ئەسڵەن ناتوانێت تەقاڵ بعدە نێشێکە ئەم سوورەتە خۆسەریە دموکراتیک تەوەجۆ بکەن هەنێ یەکشار نییە هەنە مەجموعەگە لە فۆرمگەرە لیبەرتیە کۆموناڵە مەسەڵەن ئیزدیە بۆگەن خۆی خۆیەوەتەڕێوە چۆن خۆی نازانی باشە ئیزدیە بۆگەن چۆن وە قەوڵی لای خۆمان هەرکەسە ڕای خۆیە تو بێسن بعد ئەمانە تێن لە شارداری ئەگرنە دەست ئەوەڵەن تاریخ ثابتی کردێتەوە بە انتخابات هیچ حاکمیەتی لەبێناوە دوو تۆ ئیجادە هیچ بەرابەریە ناکەی منزوری چیە لە ئیدارەکردنی جامعات دێ ئەگەر بگاتە پای انتخابات ئەو عیدەیە کە پوڵدارن انتخابات دائما ئەیوەنەوە چۆن تۆ بە انتخابات وردە شارە نیویۆرک مستەغنی ئەوێت لە ئەمریکا چۆن مستەغنی لە ئەمریکا چۆن وردە شارە نیویۆرک مستەغنی ئەوێت لە ئەمریکا نمونەکەی سووریەش پێی وتین کە خەریکە بەرعکس ئەمل دەکە یعنی خەڵکێک کە لە 2012دا بە جۆرێک لە ژێر ڕکێفی حکوومەتی سووری هاتە دەرەوە بەرەبەرە بەم سیستەمەوان گەڕاونێ ژێر دەسەڵاتی حکوومەتی سووری ئەمە مهم نییە زانی چی مهمە لە ئەم کۆمۆنالیزمە ئاغایە ماری بۆکچینە نیرویە نظامی چریکی موجود نییە تۆ لە ڕێگەی ڕفۆرم وە قانون و انتخابات بەشداریەکەی لە دەسەڵات ئیستێشێ کڵەشینکۆفەکانە قەندیل بگری شیافی بکەیتە تەکتەکە گریلاکانی کوڕ خەتۆم کڵەشینکۆف دەبوو مەگەر تۆ لە انتخابات تورکیە بەشداری ناکەی مەگەر تۆ پێی دوانێ بەگرتنە شاهرداریەکان شار تێری تەژی لە کۆنترۆڵە خوات مە تۆ نەگەر ئەو کارە بکەی مەر تۆ لە پارلەمانی تورکیە شتێک ناکەی مەر تۆ لەوکەرە بەشار ئەسەدی کوڕ قاحتەم کڵەشینکۆفی چێ بەدەست بۆ گرتکە بەدەست دێ کاورا بە پێچەوانەیە مەتنە ئیدعاویە خۆی خەریکە ڕەفتارەکە ئیستە کارم بە منیە کە تەمامەم تڕەهاتەی کە ئێژنی غەیرە ممکنە و هەند اتفاق ناکەفێ تۆ لەگرا بۆ ئەمرە ئینقلاب مجموعەیەک ئینسانە متعەینە قەستمەندت گەرە کە سوال چی قەست ئیجادەکا لە ناو مرد حەبۆ خيار ئەگەر الشعب يريد إسقاط النظام السوري نويت دولة بشار أسد درگيرية كمردم السورية نويت دولة بشار أسد وعلي خامنئي كوباني نخنة بردستو كل رحيلتو بجروبات استادية مالي بوكتشين انقلاب كوباني تكرد واقع مالي بوكتشين سورة دروس كردنا آغاز تحولات الكوموناليستي بشيء مني بدروس كردنا جروب أف ستادي جروب قال مطالعة متن بخنا بردس يعني بيخوينه اوكي متن توشي إذا كوموناليزم غايب بوكشينا جامعية ديمقراطية مستراوشون ديمقراطية حبوس اوكي چندانا جروب اواد دروس كردنا روش آفا انقلابي كرد ام قسەی ماری بوکچینە لە هیچ کوێی دنیا تحقق پەیا ناکات ئاغایان
مارکس بۆ طبقەیە کارگەرەکە لەبەر ئەوەی ئەمرە ئینقلاب ممکن بکات. ئۆکێ؟ ئەمڕۆژ پەکەکە لە کێ نیرو ئەگرێ؟ لە قەومە ئەتنیکە کورد نیرو ئەگرێ، لە چرکە کورد ئەو دەمە قۆپانە لە پای دا بکەنێ سەگ بە تورکی بباڕێنێ یەک نەفەری بۆ ناچی تەقەنی. درستە مەقولەیە کۆمۆناڵ هیچ کەس تەکان نادات. یەک نەفەر نە کۆمۆناڵ ئەناسێت، نە ئەزانێ حەپەکانە بووکچین و حەپۆچیە، نایزانێت، نایزانێت بەرخەلافە مەتنە بووکچینەمانە کڵاشینکۆڤ دەستیان. کۆمۆنالیزم ئەمرە قانونی مەدەنیە و شرکتکردنە لە ئومورات سیاسیە، شار نە کشوەر. ئاغاگیان ئەسڵەن تو گیرە نیویۆرک بگری ئەمرە سیاسی اتفاق ناکەی، ئەمرە سیاسی لە واشنگتۆن اتفاقەکەوی کاخستەکی دو پارلەمان دەکەوی حاڵیت بوو. ئەوەی نیویۆرک کاری مەدەنیەکە، کاری خزمەتگوزاریەکە، لە کاری خزمەتگوزاری تێ ناپەڕێت، نە خاوەن قودرەتی سیاسیەوە نە لە ئەمری سیاسیش بەشداریەکە. دەسوورەتی ڕەوایەتێکی مەردەمسازی قەستمەندسازە نییە. ئۆکەی ئاغاگیان تۆ بزانە بۆیە پەکەکە تێژێ وەڵام مردمە کونیە، کونی فرەخاست ژێ وەسڵ نەفەنەخ خەڵکە شاری سلێمانیمان وە کرماشانمان لەژێر ناو کونی پێسازماندەهی یەکرێ، ئەمە کۆمۆناڵە کونیەکان. ئۆ فمینیزم فرەخاسە لە 2 ملیۆن نەفەر جەمعیەت شارە کرماشان مەسەڵەن 15 دانە داوا فمینیزم لە خۆی کۆکاتەوە مە کۆمۆناڵە فمینیست دەی ئیتر چی؟ حەجی بۆ نامێنێتەوە، بڕۆین بۆ تەکیە نەقشبەندیە و کەس نەزانیە و بڕۆین بۆ ئەحلە حەقیە و بڕۆین بۆ ئیزە کۆڕەخە دێمە چ ڕەبتێکی بە مۆدەرنیتاس خۆمە گەڕانەوە بۆ ئەعماقە تاریخە زاهرە، ئەمە گەڕانەوە بۆ دوگماتیزمە. ئەمانە زاهرەن کۆمۆنالیزم تەکە مۆدەرنیتە شانشینی و دیاردەهای سەرمایەداری وەکو دەوڵەت مشکلی هەست. نسخە چییە؟ کاوراژێ ناگەڕێنەوە بۆ قەبیلەگەرایی ماری بووکچینیژێ، ولی زاهرەن قەبیلەگەرایی تر تو میرە ئیزدیە حیزبێت و بنباڵ نەتاشیان بکەیتەوە کۆفیەت و بژی فرنسانهای مهمیکنم تیاڵ دریاگانە و کۆمناڵ خۆیان ئیشی بوێت و دێ من بۆ تەکیم بۆ گەنی ئاوایشی ارتباطم بێت بە تایبەتی لە دنیای گڵۆباڵە ئەمڕۆ. من ئیزیدی حیزم بۆ چییە؟ ڕۆم تەکە چین ارتباط بەرقەرارەکەم چی کالامگەرەکە لە چین تێدمی چی مەس هاوڵ بردەیەک چینەکەم ئێتە بۆچی بەتەکە ئیزیدیا هەڵس و کەوتکەم. بابا ماری بووکچین خۆی گرفتار ئەوێ بەدەست تۆڕەهاتێک کەوتکیزی. عەزیز تۆ بۆ دروستکردنی قیام مەردەمە قەستمەندێکە گەرەکە ئێستا قەستە ئەم کاورا چیەکە کۆمۆناڵ دروستکردە چون لە ڕوودەی ڕاست و ئەرزا ئەوێ ئەمە قەستێسی بۆ قولی باو ساحێ بۆ قەستە واقع کاورا ئیزیدی گەرەکی بنباڵی نەتاشێ و حەمام نەکا ئەمە قەستێسی هاتۆ حاڵ خاص وایتە کوێە واقع دعای مۆدەرنبوون و پێشکەوتن نایکەن ناناجێ خۆی چێ داهای مۆدەرنیتێ بعد کاورایژی دەوڵەت بۆ خۆی توێتی لەکوێ بۆ خۆی دەوڵەتە توێتی خوێڕی دەی خۆ تۆ ئەمە دروستەکرد مشتی کونی و خەسیاب و کۆمناڵباز و لە ناو یەکتریا بە فۆرمە ئازادیگەیکرد دەوێتن سیاسەتە کەلامیش دەوڵەت مشخەسیەکە پوڵ دەوڵەت مشخەسیەکە سیاسەتە خارجی دەوڵەت مشخەسیەکە ئارتەشوانە دەستە دەوڵەتە تۆ قەڵەتەکەی وە ملیشیای حیزبی متوجه بووی ئەمە نەوعی نەمایشە ئەوەی تۆ لە ڕۆژهەڵاتە سووریە دی چێ اتفاقی کەوت کە وەڵام مشتی خوێڕی هاتکن شارداری گسکردن و جادە گسکردن و دەی قەڵەتێکیان کرد وەڵا خۆیانەوەڕەوە کەشف جەدیدێکە کرد کوڕ ڕاحیز تا 30 ساڵ پێشیش لە منتەقەی خۆمان خۆیان تەمین دەکرد مامریان بوو بۆ قەلەمونیان بوو بزنیان بوو دۆینەیان ئەکرد بەهاران ئەڕین گیان ئەڕنیوە و قەسقەوانیان ئەکرد و شو و پاقازیانە هاورد و ڕۆڵ حەیوانیان دروستە کرد و حەج احتیاجێکیان بشان نانیان ئەکرد و هێزومیانە هاورد و وانییە
استو كشف جديد مسألة للدنيا الجديدة أغاية ماري بوكشي لإرادانا فورم جديدة سوليداريتي إنسانا كان عاجزة ناتواني أو فورماني ونظام السلطة كخلق مطيع دستمو رام هاريا دروسكات قبولي قرايش قال الجنسي قي هوموسيكشوال من داني قي خيري شي تدرو كسنازا قصدي كيواتيا كسنازا من خليكم نن لقالب الشخصية ياها من خليكم لكونتكست الرهائي آزادي أقساكمها بعنوان فورمولا انقلاب أقساكمها تو وقتی عاجزی لإيجاد فورم مدرن بزنم اما ان باشتا اولیا من چه صورت گرتگه اما کرد قومی سنیکی بگین و شهر نشین فرد گیاگین ناو یک مشت اردوگا تازه نکشاور زیمان پی اکری ندامداری من پی اکری نن اتوانین لکالاکان دنیا امرو تو اشی فورمی کیتر لسولیداریتی بو مردم کرد تعریف کیتو تا ام مردم کرد بیت و روایت مشترکی و ایجاد قصدی تیاب کاتان مقابل السیستمی که خلیقه ایهاری بیوزید بمسادگیه اتوانیم که عاجزه ناتوانید خب ام کۆمۆناڵ ئاغای ماری بووکچینە بە دەردە کێ خوا بە دەردە نظام سڵتە ئەمە ئیدەی سڵتەس مطیعسازی ڕامسازی تحت ناو سەرچی تۆ خەریکی هەر چەشنە جەمعیەتە گەورەیە قەستمەندێ لە بینەوەی دروست بچووکیانەکەی تۆ خودی دەوڵەتەوەی پێ باشە پێی خۆشە تازە کاری مؤسساتی دەوڵەتی ئاسانەکەی تۆ بۆی کە ئەمە ئاسانی کۆنتڕۆڵی مردم بکات و کاروباری ئیداری خۆی بەرەو پێشەوە بوات تۆ لە قانون استفادەکەی لە انتخاباتی استفادەکەی ڕۆی شەهرداریەکان بگرین و شەهرداریەکان خۆمان ئیدارەکەین لە خزمەتەوە دەوڵەت دەیخۆ ئەمە گشتی لە تەواوی دنیا تاقی کردی ئەگەسەوە تۆ انتخابات شورای دیهاتە هەست شورای محلاتە هەست شورای شارە هەست يعني دقيقة تقريبا ويك موجودة أولا فكك برخلاف ادعاهای مالی بوکچین خلیق رفتارك فكك ساختاركي لاشي خوي حفوي حيز لو سلبي سياقة دوران كوكانا حيز لو سلبي سياقة جميل بيقة حيز لو سلبي سياقة أما ساختار لاشي كاملا لاشي بدلوا تشيق دنو أمانة مشكلة حل ناويت دو ئەمانە لە بان و بۆ خوارگەرێکیانە لە خوار و بۆ بان دروست کرد ئەمەش تەناقوزە گەورەیەکە لە قومیانە دوو توانە ئیجاد ئەم جامە ئەو ئەم هەستایە نییە لەزاوە چراقووە لە تورکیە بە شوێنە گەیسازیە گەڕین پرۆژەیە گەیسازی لە مردنە ئێمە پەکەکەیەکان بە پشتە سپا پاسداران و کردیە تا مردنە ئێمە مردنێکی موتیعی گەی هەموسێکشواڵ دروست کرد مردنێکی تەبیعەت بزانە پەکەکە لە سیستەمە ئێکۆلۆژیەکە کامانەیەشن سەرمایەداری لە وفورە تەبیعەت تەخریبەکە و نەهایەتەن نابوودی ئینسانیوە لە شوێنە تۆ ناوێنی پەکەکە لەم ژنانە هەست لەم کورمانجانە وایژی شەخصە پەڕۆینن پەنجادانە پەڕۆی زەرد و سوور و زەردووەمێن لە خوێن بەدەنیانە وەسن پەکەکە تێریتیان دەرعلاواکەنە کلێگەکیشن چی پێ لۆکن بۆ شەهیددان لۆکن بۆ حپۆ تۆ ناوێنی یەک نەفەریان بڕوات پەنجا لەم پیرەژنانە بێت لۆ کابێژێ سەدە ئاتاتورکیشی لە بین بوون سەدە ئاتاتورک خەریکە ڕوودخانەی دژلە و فرات لە بینەوە خەریکە سووریە و عێراق وشکەکە سەدگە لە مختلف و بەنداوگە لە مختلفێک کە تورکیە لەسەر دژلە و فرات داینیاگە خەڵکە عێراق و خەڵکە سووریە کەسە مەزیقەوە و لە بینیان خەریکەوە مضافە بەر ئەوەی کە لە کوردەوارە داگیرکریا گەلای کۆپڕیشنە تورکی ئەم بەنداوانە هەزاران هکتار مربع زمین ئاسەوار ژیان ئینسانەکان لەبینەوە حیوانات لەبینەوە و مضافە بەرەوەی کە فرەیەک لەم ئاوە پشتە سەدە تەبخیرەوەیەوە لەبینە چی و بە هیچ دەردێناوە ئەمە دەستکاری کردنە تەبیعەتە کوڕە حیزب پەکەکە دخاڵەت مەکە لە ئیزەدی مەپارێزە ڕاست بکەی بڕۆ بەندا و بتەقێن و مێ لە سنە قوتوڕانی جەمکە مێ لە
مەریوان جەمعیەتە چیای سەوزمان بۆ دروست کە هەرچی ڕۆژە دار بەڕۆکانە مەریوان بسووتێنی پۆفیوز ئۆکەی بڕۆ بەرە بەنداوەکراتە تورکرە بیتەقینەوە تا من بفهمم تو واقعا ئیستا ئەم ئەسلحە گرتکتە دەسەوە کەماری بووکچین معتەقد نییە پێی و تۆ ئیشەی لە ڕێگەی قانون انتخابات و شرکت کەیت و ئەسلحە گرتکتە دەسەوە ئیستا هاوردکتە بە زۆر بەر بە تەخریبهای دەوڵەتە تورکیە کۆرپۆریشنەکانە تورکیە بگری و سەرمایەداری لە جانگوسیختەی تورکیە بگری کە تەبیعەت لەڕێنەوە تازیستە ئێمە نەکەوێتە خەتەر بۆ بکارە ناکرێت بۆ نایکەین قرار نییە کاک پەیمان ئێمە ئێستا تا ڕادەی ئەو فکرە یا بێژمە و ئیدە پەکەکە ئیسفادەی لێ ئەکا و بەرخەلافیشی ئەجوڵێتەوە مەترسیەکانی تا ڕادەیەک دەتوانین بێژم ڕوونت کردو بۆ سەری کوردەوار بۆ سەر ئینسانی کوردی و بێدەسڵاتکردنی مردمی ئێمە و ئێمە ئەگەر قەستێکمانەیە بگەین وە قودرەتمان بوێ دەسڵاتمان بوێ جگە لە چەمکی کوردی چی شتێکی تری هەست تۆ بتوانیت یەکەم هەنگاو واقعا ئەمەسە فۆرمێک لە سۆلیداریتیە مۆدێرنت گەرەکە تۆیش بنوان بە جامعەی خۆتا واقعیەتە ئەمڕۆژینە تۆ چیە تۆ بۆکانێکەکە 300,000 نەفەر جەمعیەتیسی ئاغیان تۆ ڕوانسەرێکەکە 200,000 نەفەر جەمعیەتیسی تۆ کرماشانێکەکە سەرەوەی 1 ملیۆن نەفەر جەمعیەتیسی تۆ تارانێکەکە 10 ملیۆن نەفەر جەمعیەتیسی تارانی هیچ معنایەکی نییە مضاف بەرەوەی کە دەوڵەتە ئێرانی لە ئێتای حق تابعیەت بە ئاهاد مردمانم سەرزەمینە کە تابعیەتی ئێرانی دوێت عاجز و کە تام دقیقە ناتوانێ وەنە ئیمکانی نییە بتوانێت ئۆکەی تۆ لەگرا احتیاجت بە فۆرمە جدید لە اتحاد و انسجام جدید و عامل انسجام لە دنیای مۆدەرنەکە ئەمە جەمعیەتە قەستمەند بۆ تۆ دروست دەکات لەگرا تو تئۆریزەکردن چمکە کوردە گەرەکە کە ئێمە کردمان ئیسەگەرم بە حەدە و کوچە و ناوچە و خیابان و گرای شاتە جنسی نامان لەکێنێ بە یەکەوە یەک چمکە واحد یەک کولیەتە واحد و یەک کلەنچیۆکە واحد بە یەکدیوەمە جەسبێت ئەوجار تەزاد تەمەدونە ئازادە کوردان لە تئۆریزەکردنە مەفهومە کورد تمدن انقياد كان نظام السلطة يجد كريستيانتي روبرو آزادي أخلقين إما تمدن آزادي نوان تمدن انقياد ناچاري يا أوان إما بخون يا إما أوان بخون أما بيجن شيوية مبارزي درست ئاغایە مورای بووکچین و 500 حیزیتری وەکو ئەو گشتیان کارمەندان نظام سوڵتەن بۆ پەراکەندەسازی جەمعیەت دەربێترین حاڵەت ساختارە جامعەی جودو کریستیانیتی ئیجازەیان پێ نادەبێت لە فۆرمێکی تر بکەن ناتوانن سۆلیداریتی مردم نیویۆرک چیە تحت ناو مەفهوم نیویۆرک وابەستەیەکیشیان نییە ئەخە بۆ چی کاکەم ڕۆ لە تارانی چێ ئەحساسێکی ئێشێ لە نازیاباد و حەڵەبیاباد و بەرامبەر بن لەواسان بێت ئەگەر نیروێ ئینتزامی نەمێنێ هەر ئەو خەڵکە نازیابادە جەڕ خەڵکە لەواسانە دەن خەڵکە لەواسانیش تیکەتیکەی خەڵکە نازیابادە ئەزیز تۆ چۆ فکرەکە دەژێنە ناوە چونکە تارانە یەک مردم دروست ئەەکەی کە فەدەرێشن ئەبن بۆ ئێشێ بکەن عشان بمعنى فكرة كردقس هو نخير آخر تقول بغاية كا ديوار منطقية خزرات هست ديوار أكيشن تو لشمال تاراني كا ديوار أكيشن شهركاي دارای حفاظ بوي آي بي نيروي انتظامي موجودة شون تاراني بون معنایەکی بەرابەری هەستەکە کاورایەکی خەڵکی پاسگاه عباس آباد و چوزانم پاسگاه نعمت آباد معذرەتم هەست چۆن ئەمە حساس نیانە هیچ
خاڵێکی هاوبەشیان نییە. زاغیان تۆ وەختی فۆرمۆڵی هەروە لە خۆت و تێریت هەروە لە خۆت و بعد حەپۆ بێژی ئەگرا قەبیلەیە ئێمە بە قەبیلە ئیدارەیەکەین حەپۆ قەڵەتی کرد حەپۆ کارێکی کاسپای ڕاستەران پێدا بێت فۆرمۆڵ ئیمپراتۆریەتی یەهودی ئێرانی فۆرمۆڵ وحدەت دەرکەسرەتە گروپکە لە متەزاد دارای تەزادەتەکە یەکتریە فقط ئامڵ دەوڵەتە ئێرانی منسەجمیانەکان و سۆڵحیان تیان بەرقەرارەکان هێز قانون دادگستەری پۆلیس و ئەرتەشی کوڕە خەرخۆتۆ حەجێکە نەگرتە دەست لەگدا تورکیە شەوازە تۆ ئەبێنی پەکەکە لە تورکیە داگر کەس و قی ئۆردوغان بابا ئۆردوغان لە تۆ جەمعیەتی فرەتر هەر ئەو مردمە گرفتە بیکەیتە قوزەری دموکراتیک هەر ئەو مردمە ئۆردوغانی بەلاوە مەرغوبترە لە تۆ هیچ تۆ نەتوانیگە فۆرمولە جدید بێریژی خەڵکی تورکیە گەیە دە خەڵکی تورکیە فرەی گەی نییە حەزی پێداکە متوجه بووین بابا گیان ئیستا کەوت کەسە شیعە بازی پەکەکە ئەو سوورەتە کولیترێ بدۆزین و شیعە ئێمە شیعە تۆ قەڵەتە کرد شیعی بێشەرەف تۆ قەڵەتەکەی شیعە بازیەکەی ئەلەوی بازیەکەی بابا گیان یە مشتکەر و قاتر و فاحشە و جندە و ئەمانە جەم بووگە لە ناویانە لەو قەندیلە خەریکە سپێ وژنینن توانە نەقدە خۆیان هێنی کاکە تۆ بێم کۆمۆنالیزمە خۆتە تەوزیح بە بێ تەوزیحی بە تا من نەقدەکەمەوە بێژە بزانم تۆ ئەم تەزادانە لە خۆتا چۆن هەنەکەی تۆ ئەسم کلاشینکۆف بۆ چییە بۆ وای تەقەندی بۆ وای تەقەندی مەگەر تۆ قەرار نییە قانونەن لە ڕێگەیە سندوق انتخابات و بڕۆی شەهرداریەکان بگریتە دەسەوە وە کۆمۆنالیزم لە طریق شارداریەکانی دابنی ئیتر بۆ ئەسڵ هەڵبکەس دقیقاً تۆ مەگەر قەرار نییە کۆمەڵگان لە بن و خەڵک خۆی شروع بکە و ڕۆڵە سیاسی بازی بکە تۆ چکارەی کوڕ حیزب کلاشینکۆڤاتی ڕاستە لە خەڵکی وێزیایی حرەکەتی ئەدەی بە تۆ چ خەڵکی گێز دێمەگە قەرار نییە خەڵک لە خوارەوە بەرەو سەر کۆمەڵگا دروستکە هیلارشی نەوێ لەسەرەوە بەرەو خوار نەوێ تۆ چۆن لەسەرەوە بەرەو خوار تێی لە خوارەوە بەرەو سەر دروستکەی وبابا ما سؤال شي جوابي تو ادعاءك كومونالي تو ادعاءك بارت حياة آزاد كما شاء الله حبوت بدرسك حياة آزاد يعني شي بتوضيح حياة آزاد يعني شي بدرس وقت ايوه حيوان نما لتركيا سرطان بريبي كان دونر بيفروشن كرمانجا دونر فروش تركيا دونر فروش تي بحث ايكولوجي وحيواناتك والله بزدك شي ناكوجين ئەی بۆ پوڵت دۆ نەرەخۆی ئەم خۆڵە چیەکەی دەچاوی متوەجێ بوون ئاغاگیان ئەمە ئەبزارە دەست دەوڵەتە ئێرانە تا قەستمەندی لە ئینسان بکوژێت تا توودەی خەسیا بە موتیع دروستکات تا فۆرمگەلێ جەعلیە غير واقعية مصنوعية ما يجي إنسان شيء طبيعي بكينه كل حيثيات إنسان مصنوعية كاتو أغتبو فورم جديد وإما تعريف كتب ناوي هوموسيكشواليتي ودوجي هيرتو سيكشواليتي مثلا LGBT HPZ IPQ ولا تكاروا أبوكي مگر ماري بوكشنتو معتقد نية كإشي إنسان طبيعي بكريتو تو بوتي مصنوعي سازي ليه ماكي تاگرا متوجه بوین کاکە گیان کاورا نایە جواوە تۆ بدات و فکرەکە بەرچەسبێ لە تۆ ئەدا و دەرەچێت و ئەو شەڕەکەین و وەکو ئەنتەر هەڵەخەین و چواردانە کەنیشکتێرە بچۆ کاورای فاسد بچۆ تۆ هاتکی لەگرا ئەشێ مەطلەبە خۆت ئێراە بدەی وەگەرنە من تۆ ئەتۆپێنم تۆ ئەشێ بێ بە من بێژێم کلاشینکۆڤ بووە لە دەستا وەختی باوەڕت بە سندوق انتخابات هەست بربرەکانی قانونی هەست و لە گوزارێکە بعدەن شارگەلێ مستەقل بوون ئەم شارگەلە عەمەلەن احتیاجە بە دەوڵەت و بە پوڵ ئەمانە نەمێنی ئینشاءالله لە 6000 ساڵ ئایندا کە کەس مزاحمتان نەوێت مردمیش نە حرسی بمێنێت و نە تەمەعی بمێنێت و نە نیازی بمێنێت و نە تەلەڤیزیۆن بوێت و نە وەسوەسە بوێت و نە نیازهای ساختگی سەرمایەداری بوێت و خەستە نەوی
كمان دشمنك بينا موجودة بناوي إسلامي سني سلفي وهابي سوزانم إخواني كأمان بعنوان دشمن تهديفا كردو وظاهرا رؤي أصلحة كلها يعني أردوغان رئيس جمهورية تركيا إرادة كينيا أردوغان سوار برك فاشيزم الترك إرادة كينيا أردوغان درهاتو لدل ناسيوناليزم التركي إرادة كينيا أردوغان إخواني خطرناك إخواني مخواني نيركر مفلسين بوفيوزين حيش معناه يعني أجر تركيا مرو برلماني هاس أجر رئيس جمهوري هاس حيش كاملة معناه نا تركيا إسلامية تماما أنا محصولة دنياي مودرنة وكوسيا قصو تا أمر حكومتي لتركيا ممكن كذا إستا أمريكا أتواني بيجيت جميندانا بقي جرمة تركيا أتواني بيجيت جميندانا ومحمد قال جرمة أما إن حكومة إسلامي درو زكاة إن حكومة الدوجين سلا أمريكا درو زكاة إسلامي بازي وإخواني بازي حيش معناه كينيا قشت يعني كرم يك جاش يكرم قشت يعني تاقلا متوجه وين أصلا تمدنك من أو تمدن إسلامي أصلا كاك بيمان تماشاكا أو تيوريا يا إيدا يا أو كرداراني كباكا كلا منطقة إيكا ما ترسين بوسري تمدني كردي لبينوات ومردم لكوميونيتي بچوكا لجروبولي بچوكا كخوي تعرفي كردوسو جماكاتو وآن هاريت آن دا دسي دولت وآن كاو خدمت گزار وبردي دسي دولت أو دولتك كيس دولتك دولت كومبانيا كبناي دولتي إيراني آن دا دسي كومبانيا آن كاو خدمت آن كاتو بردي دسي كومبانيا تنيا كاريان چيا كاريان كاري خدمات خريكن شعروانیەکانی بۆ تەمیسەکەن بەڕێوەی ئەوان کاروباری ئیداری بەڕێوە ئەوان و هیچ یەکگرتوویەکیشیان تیانی و هیچ هەستێکیشیان تیانی ئەو کومنیتیانە ئەو دروستیەکەن حسن برون فكري ليه بكانوا اسطنبول عندها قصدت كوموناليزم اسطنبول كدادي تقسيم مدينه اسطنبول كذا دادي والله دەبێت کۆچ بگەن کاکمان وەکو یەهودەکان دەبێت ئەکسەرای بکەنە محلەی گێیەکان و تەقسیم بکەنە محلەی فەمینیستەکان و بەم شێوەیە يعني محل سازي بكي جمعية سازية محل سازي بكي محل يهوديها محل نقشبندية محل قادرية محل أرمنية بكي محل بعد أما محل أنا بو شيء تكي يكترياها وكاري بكن والتزاد والشر رقابة يعني هیچ هینێکیان نییە مانە هیچ یەکگرتوویەکیان نیە دەقیقەن دەوڵەت لەسەرەوە ئەمانە گشتی ئیداری ئەکات هیدایەتیان ئەکات یعنی چۆن ئەو کومنیتیانە کومنیتی بچووکن ئەو کومنیتیەکەتەکەی کومنیتیەکی ترا تەزادی هەست مشکل دروستەکات و ململانەی هەست و تەنیا قودرەتەکەیشی وا لەوا کاری خەدەمات بکات لە چوارچێوەی خۆیان لە چوارچێوەی محەلەکەی خۆیان لە چوارچێوەی ئەو پەڕەکەی شارێکی لە ناوی شارەکەەوە دەسۆ بێت ئەمە ئەکات بەڵام دەوڵەت کە کۆمپانیایەکی گەورەس دەوڵەت لەسەرەوە کۆنتڕۆڵی گشتی کردووە و ئەوانیش کاری خەدەماتی بووەکەن لە خوارەوە ئەمە کێشەکە وا لەوە ئەمە ڕەنگە مەسەڵەن بۆ تەقوێتکردن یا بەهێزکردنی دەوڵەتی تورکیا یا ئەو کۆمپانیای کە پێژن کۆمپانیایەکی ساختە بۆ ناوی دەوڵەتی ئێرانی هۆیەتی ئێرانی ئەمە قازانجی فرس سوودی فرس بەهێزی ئەکات و ئەیەڵیەتەوە بۆ شاغی جەمیل ئەحمەدی تۆ لە تەیەبی ساڵە ئەخیر لە سنە و کرماشان و مەهاباد و بۆکان و ورمی شاهدە چی بوویت؟ شاهدە تەبلیغ بۆ انتخابات شۆراگە لە شار بوویت شاهدە تەبلیغ انتخابات شۆراگە لە دێ بوویت شاهد تبلیغ انتخابات بۆ ریاست جمهوری و پارلمان و مجلس بوویت تۆ شاهد دروستکردنە فعالین حوزەی جامعەی مەدەنی بوویت زوان بازی بوویت فعالیت حوزەی پاراستنە ئاژەڵان و حیوانات و حقوق حیوانات بوویت
تۆ شاهدە دروستکردنە گروپگەنە وەرزشی کۆمیونیتی های وەرزشی کوهنە وەردبازی و هەمنە وەردبازی بوویت ئەمانە کارێکی بوو سای یۆگا و فرشتێکی تریشی کارێکی بوو ئەمانە پەکەکە کارە دەوڵەتە ئێرانی بە ناو پەکەکە خۆی جەلانیان بڵاوە کردو و تەبلیغیان بۆ کرد. خۆ بە نەزەرە ئێوە ئەمە بجوز ئەوەی کە دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی ئەبەدی ئەکاتۆ هیچ ڕەوایەت و کەلام ڕەوایەتە گەورەیەکی واتیە بزانە ئاغای ماڕی بکچی ئەسە نایەژی منزوری لە ئازادی چییە ئەسڵان نایژێ منزوری چییە لە لیبەرتی چییە لیبەرتاریزم یانی چی فرکەسێ داکە لیبەر ئەمەی تۆ چ فەرقێکی دەکەوی ترامپە درست حەپۆیش نایژێ خۆ تو تەمامەم سوعالانەکەی کاورە حەج جوابێ نهاتووەتەوە بۆ چون فکرەکە واقعیەتە موجودە خۆی تەحمیل کردەوەتەوە خێر ئێشتباکە چون ئەو ناتوانێت لە جامعەیە نفوس پێیەکە ئەو ناتوانێت بێ کۆنتڕۆڵە کرماشان بگرێتە دەست و کرماشان تەقسیم کاتە سەر مەحەلەی چەنانی و دەرتەوی لەو ناتوانێت تەقسیمی بکات نەخێر دقیقا ناگەر دەرتەوی بوون هیچ معنایەکی نییە ئاغایان دەرتەوی بوون هیچ معنایەکی نییە فەیزاوایی بوون هیچ معنایەکی نییە شەش بەهمن بوون هیچ معنایەکی نییە کاگرە دەستم لەگرا یەک کەلام مەفهومە کڕوایەت کشتیەکات و یەک کەلام مەفهومە ئازادیە کە ئەتوانێت ئیجاد قەست بکات گرتمان تەمام ئەم کارانەی کە ئەیکەن دەڕاستای تەسبیتە دەوڵەتە ئەوەڵین ئیقدامێکی ئێشێ لە بەرامبەر ئەمانە بکرێت هاوردنە خواراوی ئەمان لە قەندیلە و چەککردنیانە هیچ پێویست ناکە بۆ ئەندیشە لە کاسە و کۆڕاحیزە سڵها بنێتە دەستەوە سپێوە دەرەخوار ئێستا ڕۆژاوایە شەرقی سووریە قەرارە لە ژێرە لەنگەکانە بەشار ئەسەد 500 ساڵی تر جامعە بۆ بەشار ئەسەد ئێدارەکە بەڵێ 11,000 ئینسان لەژێر ناوی ڕۆژئاوای کوردستاندا بوونە قوربانی تا قوربانیەکەی گرتی لەژێر ناوی ڕۆژئاوای کوردستان کە تەواو بوو کاری پێنەما بۆ بەر شماڵی شەرقی سووریا هەنگار پێشتر شماڵی شەرقی بورکینا فاسۆ بوو پێشتری شماڵی شەرقی سووریا بوو کاکتەها تا بۆ جەریانێکی ئاوەکیە کەسیفە ئاوە دوژمنایەتی دروستنەکەی ئەمەم هیچ معنایەکی نییە ئێشێ دەوڵەتە تورکیەیەک کە هەر ئەزگای چوار لەم حیزانە بکوژێ تا ئەمانە بوونیانی ئەهەمیەتێ پێیەکە تۆ شارداری دیاربەکر لە 10 ساڵ سپێون بێجگە لە دۆنەر کەباب فرۆشتنمە کارێکی تر ئەکرد فێرنەوە حیزانەی وا شاردارە ئەفرین بوون و شاردارە نازانم ماردین بوون و شاردارە دیاربەکر بوون چ قەڵاتێکیان کرد هیچ ئێستامیان لە زیندان عوسمان بای زەهرەمار چ گویەکی خوارد هیچ با ئەم ساختارە خۆسەریە دموکراتیکە لە دیاربەکر چووە ڕێوە چۆنە تەقسیمکردن لە دیاربەکر هەڵە خۆبان ئولگۆکەیان هەیە نمونونەکەیان هەبوو دەبوو ئێستا بێن تاریفی بکەنەوە پێناسە بکەنەوە ئەگەر شکستی خواردەوە بۆ شکستی خواردەوە ئەگەر سەرکەوتو نەبوو بۆ سەر نەکەوتووە ئەگەر کارکردی هەبوو سەرکەوتوو بۆ دەبێ نمودەکەی پێدا نیشان بدەیت ئێستا ئەو نمودێری شووە دەردەکەوێت لە کامە دەسەڵاتی سیاسیە لە کامە پێشکەوتنی اقتصادیە لە کامە جامعەسازی و جەمعسازی و سیستمە مۆدێرنێک کە تۆ ئیدعای دەکەی خب ئەوەی ئێمە دەیبینین کرمانجی تورکیە هەر کرمانجی تورکیەیە هیچ فەرقێکی نەکرد خراپتر بووگە خراپتریش بووگە دەوڵەتی تورکیە پەرەستر لە ئاڵدەرا تازە ئەم دەفە خراپتر بووگە شیعیش بووگە ئێستاگەرێکەوە عەلی چاومان دەربێری
بەڵێ کامل گەرەکەوە شینکردن بۆ قاسمی سلەیمانی و بۆ کوژراوەکانی سوپای پاساران لە کرمان و عەلەوی بازی و یەزیدی بازی و فەمینیست بازی و چوزانم گەی بازی و هەم شەکواڵ بازی و دقیقەنە گەرەکی ئەم کۆمیونیتیانە دروستەکە. ئەمانیشە دروستەکات ئەوەی کە پێشین تەمەدونی کوردی یا جامعەی کوردی یا کوردەوار دقیقەن ئەمە لە بینەوات و بۆ هەمیشە گەرەکە بیتاوێنێتەوە و دەوڵەتی ئێرانی ئەبەدی تەکی دەوڵەتی تورکیا ئەبەدی بکات و دقیقەن دەوڵەتی سووریا و عێراقیش کە پێی ناکرێ ئاغاگیان ئێوە متوەجهی یەک چیت لەوگن لە سەرزەمینە کوردەواران لە بەشە قەومی ئیتنیکی کورد جەمعیەتە واقعی بە تەمەدونە واقعی هەزاران ساڵە مەوجودە. دروستە. گومان لەوە نییە ئەمەی پێ ناکرێت، بەڵام ئەم مەسەلەشە بۆ ڕوون بکرێتەوە بۆ مردمی تا بزانن قەستی پەکەکە و نیەتی پەکەکە و کردداری پەکەکە چییە، چون بەش ئێمە نازانێت قەستی پەکەکە مەسەل ئەو اتحاد چمکی تەمەدونیە کە ئێمە هەسمان بە سوورەتە نانوشتن نایزانین عەلا ڕەقم ئەوەی کە مۆدەرنیتە لێمانی دادە و بەشێکمان بە تەمامی هاتکینە ناو مۆدەرنیتە، بەڵام لەگەڵ فەرهەنگە دەرونی کریاگ و تەمەدون دەرونی کریاگ کوردیە هاتگین و بەشێ لەمە هەنووز مادە گەرەکیان تەتەمەیە ئەمە لەبین بووە دروستکردنە ئەقەلیەتگەلە جۆرا و جۆر لە فۆرمگەلە جەدیدە. ئێمە ئەوەی کە باعث بووگە لە جامعەمانە ئەخلاقی ژیانکەین دەوڵەتە ئێران نەوگە تەمەدون و کوردیەک بووگە کە ژیانی لەناوە ئینسانەکانە ممکن کردگە و ژێنێکی وەکو من جینێکی وەکو من لە هەزارەی تاریخاوە بگە تەجەسومی پێمداگە. ئەم مردمەی کە توانی گەسی من لە هەزارەی تاریخا لە بەرامبەر ئاشووی تەبیعەت بپارێزێ ساختار زندگی بووگە، تەولیدی کردگە، ئەنباشتی بووگە، نانی دروست کردگە، ازدواجی کردگە، ڕەوابەتە ئینسانی بووگە، خۆی پاراستگە لە بەرامبەر بەلایای تەبیعی و بەڵایای ئینسانیە تا منی دروست کردگە. ئەمە سەمەرەیە نە تەمەدونە یەهودیە، نە تەمەدونە مەسیحیە، نە تەمەدونە ئیسلامە، نە تەمەدونە هیچ کامیانە. ئەوەی کە مردمە ئێمە دەستەمەوە بوو لە بەرامبەر دەوڵەتی تورکیە، دەوڵەتە ئێران، دەوڵەتە عێراق، دەبیری ئەوە هەر ئەو خووە هەر ئەو قوانینیان وشتە کە ژیانە هەزاران ئینسانە متەنەوع لە جاف و ئەڕازوان و ماچوزوان و ئەمانەی گشتی لە کناری یەکتریا ممکن کردبوو، هەر ئەمە هاتە ناو سوورەتە شانی. لذا ئێمە ئیجادە هیچ مزاحمەتێکمان بۆ هێزە پۆلیس و دەستگای ئەمنیەتی نەکرد، چون ئێمە یەکسری باوەڕی ترمان بوو. ئەمە کۆمەکی کرد بە دەوڵەتەکان کە ئێمە بگرن، بەڵام لە کناریشیا یەک خاسی بۆ خۆمان بوو، خۆمانی وەکو جەمیعەتی واقعی هێشتوانوس. ئمڕۆ بە دەرک و تئۆریزەکردن خۆمان لە ئیتحاد و سۆلیداریتیەکی جەدیدا بە شێوەی ژیانە جەدیدا متعەین بکەین و ئەم جەهانە و فۆرمە ئەم جەهانە ئەگۆڕین. تەلاشێک ئەمانە ئەیکەن کوتانە جامعەیە ئێمەس تەوەجۆ بکە تعاتوفە مردمە ئێمە کە دەرکیان لە سیاسەت نییە، بە نیشانەهای کوردبوودگی وەکو لیباس، ژن، کەنیشک و کوژیان بەرەو خۆیان ڕاهاتیشن بەڕاحەتی دوژمنیان بۆ دروستکە لێیان بتۆپێنێ فیلمەکەی بڵاو کەرەوە ئەمان فراەکەن مێنێنەوە. ئەوەی ئەمانە لە بینەوە جەمعیەتی قەستمەندە ئینقلابی کوردیە بە تئۆریە کوردایەتی بۆ مەفهومیزەکردنە ئازادی. ئێمە مەوجودین، ئەمان تەواو بوون بۆیان ناچێتە بەرەوە. هەروە کە 4 ساڵ پێش وەختی تەحلیل لە هەواپەیمای ئوکراینی بکرد، ئەم مردم کشتی دەمی پان کردووە بە دیارە BBC و وەیساف ئەمریکا، هیچ کەسیش لێودا لەخۆی سوعالی نەکرد دۆناڵد ترامپ بۆ وتی ئێران ئاگادارمانی کردو وتمان قەیناکە بەدیمان. من هەر وەختە وتم کارە خوددا ئەمریکاس. ئەمریکا تۆ بۆ حازری دەوڵەتە شیعەی ئێرانی هەیمەنەت بشکێنێ ئێستا خەڵکیشی جواو باتۆ ئەمریکا بۆ قبوڵ بکات ئێران 15 وشت بکاتە بۆ پۆرتە ئەمریکایشی بشکیت بۆ قبوڵیەکە. ئەگەر ئێران بەچە ئەمریکانیەکی جواوی تری هەست دەڵا حیزبی هەڵاخستۆ ئەوەی ئەمریکا ئێران ئەخوا 43 ساڵمان ئێوە گلەوتان لەسەر ئەمە بەسکە جمهوریە ئیسلامی تەقابوڵی هەستەکە نظامە غەربە. هەرچی تەحلیلی شەکەن وەکو کردی ئاگیرەکەن
ولێ ئێمە هەرچی تحلیلمان کرد بە دەستگاه مەفهومی خۆمان دروست لاودەران سەرنوشتە پەکەکەی سەرنوشتە نابوودیە هیچێک نیەن مشتی درۆزنی پەرۆزنی فاسدی دەهاتی بێدەرەتانی بەچکە حیزن وا بەو قندیلەوە خەریکی سپێوژنینن کاریان تەواوە ئەمانە کۆموناڵەکانیان نێشی بێن لە شار بەخوا قاچیان ناخواتە کرماشان حتا قاچیان لەشکیت بەخوا لە سلێمانیا تەیە مانگها و ساڵهای ئایندە جفەش نشکیت نە ئەتوانن بینە خوار و نەقسیان بۆ کردن هەست بابێک کە ئەمشەو ئێمە لەگراکردمانە و بابە نەقدە تێوریکەمانە بوو على الرغم من بويك من الادبيات الشقام استفاده ممكن كلام متوجه به مثلا تو بكاولا يجي اما اوبورتونيست خلق نازل اوبورتونيست شي بي بيجي اما حيزه تاخذ بفهمي منزول شيء نازل اوبورتونيست شيء اما انا معناي نيه در نتيجه من الادبيات شو باب بزانن فزايا آزاد السياسي مجال هەناسە کێشان بە هیچ بەچکە داهاتیەکی بێسەواد نادات کورسی ئازاد سیاسی دانین میدیای ئازاد سیاسی بوێت دانە دانەتان لوولەکەی نەوەی کە لێتان بینها وەختی تۆ قسە بۆ کردن نییە جواوە دەلیل تۆ ئەوەڵین دەفە خۆت دەسەوەیت ئەسڵحە ئێمە دەستناوەی ئەسڵحە چون تۆ لە قسەکردن و لە ئێراقکردن خۆت کردی مەجبوری شلوغکەیت و شەڕ دروستکەیت و تا مەعنا بەیاکەیت خاص ئیستە کە خوێنە مباحەکەم ئەو وەختە ئەسڵحەکێشی نابوو دەوێت بەتەوە مطلق چون من حتما ئەوەڵی فیشەک لە تۆ نادەم بەر لەوەی فیشەکە لێ بدەم تەمامە حیکڕ بووگەنجم کوشتگە تێڵەنیش چون حوسیەکان بەهانەیان گرت بە ئیسرائیل ئەوە ئەوەڵێن فیشەک تۆ بیتەقین تا من بە پێسە دانە دانەتانە بخوار دەیبڕۆ خۆت باسەوات کە بێ ئەم تەناقوزانە جواب بەر جارێ بە من بێژە تۆ بۆ ئەسڵ هەوانە دەستا دوو بە من بێژ تۆ چۆن لە مقابڵە هیلاشیا مقابلەکەی بێ حەپۆی حیز ژیان نابێ بە منیش نێژی حەپۆی گەوا و پیرەمەردێشی احترامی بنێ وا لە زیندان خەریکن هەرچی ڕۆژە سواری و نێشی احترامی بنێما احترامدانیان بە گەورەبوونی لە زیندانبوون هیلاشی دروزەکە خەڵی بوو گو خواردومانە چون ئێمە لەژێر هیلاشیا بینە دەرەوە تەزاد تەبەقاتی نییە لەم حەپانە نەکەی بۆ من لەسەر مەتنەکە دەبێت یا بەچکە داهاتی بازی دەرنایەنیها دەڵە ڕشکن خۆ من مقەسر نییەم تۆ خەریکە ڕشک وشکنینی بە بنبەردەکانە قەندیلەوە خۆ من مقەسر نیم تۆ هاتی کۆمۆناڵ بۆ شار بێنی لەزا ئێشەی لەو ئەشکەوتانەیە قەندیلە وەکو ورچ بێتە خوار و بێتە ناو شار و ڕەفتارە مەدەنی بکەی درستە ئەو کەڵەشینکۆفتە ئەەکەمە ماتەحتە ئەگەردا نەنیشیوە دیالۆگ نەکەی پێتوانە بێ ئێمە مناڵە شادین و سوسودین و تۆ لە ناوە بەردا بووگێ و لە بەردەداگە لە کونای حکومەت دڕیاگی 6 جار باوەسیرە گرتگە وافکرەکەی جڕەتە دەم لە ناو شارە کێشەکەی ئەوە لە ناو شارە کۆمۆناڵ دروستکەی و ئێشتی بێتە ناو شار وە قسە بکەیتەکەی ئەو حەڤاڵ ئەڤێ نابێ ئازێ ژناتێرم تۆ قەڵەتەکەی ژناتی هەروە لە خۆتەوە متوجه بووی تی لەسەر مەتن خۆت قسە ئەکەی نازانی قسە بکەی بەچکە داهاتی دەمە داخی ئەوەی ئەقڵی نەوێ شەڕیش نازانی بکاتە حیز بابزانی کێشەکەیانەوە سە کاک پەیمان ئەوان هیچ مەتنێکیان نییە هیچ تیۆریەکیان نییە و ئەگەر مەتنێکیش لە شوێنێکە هەست و ئەمان دەستیان بۆ بردگە ناتوان تیۆریزێ ئێوەیشە بکەن چون ئەمانە ناتەوانن لەو بانیشەوە و ئەگەر بێن ئەگەرەکیشان ئەم کارە بکەن دقیقەن لە بەرامبەر مەتنی کوردیەتە لە بەرامبەری تەمەدونی کوردیا ئەوێسن و مردمی کورد ئەمایان لێ قبوڵ ناکات کەسێک لەولاوە بێوە مەتنێوە تیۆریەکی ترۆ کە کەس نازانێت لەکوێوە هاوردێسی چۆن هاوردێسی چۆن لێی تێگەیشتووە لە بەرامبەری مردمێکە لە بەرامبەری ملەتێکە کە خاوەن تەمەدونی خۆیەتی خاوەن چەمکی خۆیەتی خاوەن کاکە جەمیل هەر بە تعریفم ماری بکچین ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئیستە فۆرمێ لە لیبرتیە وایە بە پێی ئێمە 180 دەرەجە تەزاد مانەستەکە پێی کاکە دروست
پێکاکە ناوێ پێی بەربخوا پەکەکە کە ئیستا کۆمۆناڵ بازە ئیشێ بێت بودجە بە ئێمە با قدرت بە ئێمە با تا ئێمە لە کۆنفدرەیشنە شارەکانە تەکیاشن بین مەگەر ئێمە فۆر دروست نین لە هەزاری دقیقا من خەڵکە کرماشانم جنابەت خەڵکە کرماشانی کاکە خەڵکە بۆکانە کاکە خەڵکە سلێمانی ئێمە وای ناوێ ئاخیزی کوردەواری سەربەخۆ ئازاد ئاخیزی کوردەواری سەربەخۆیش فۆرمێکە لە لیبەرتی دروست و ئەوان ئێستا مەوەزەفن لە بودجەی عەزیمە کوردیە کە دزیگیانە بۆ خۆیان بەشە ئێمە بدەن تا خۆسەریە دموکراتیک موجود ممکن بوێت ئادەی دادیدی ناوان تەخەنەوان کڵشکۆفەکەشیان بۆ هەڵگرتە باجگیری بکەن لە مردمی ئێمە ئێستا متوجه بوو کاورا گرفتار بوو گەمشتی درۆزنە فاسدن هاتهای ئەمنیەتی بەرساختن گرفتار بوو گن ئەسڵەن ئەم فۆرمۆلە بووکچینە وەکو خۆی چون مارکسیزم هات تابعیەت سازی کرد ئەم فۆرمۆلە بووکچینە هاتکە بۆ ئەبەدی سازیە دەوڵەت ئێستا حاڵیتان بوو مارکسیزمە ئینقلابی توودەیە بی همە چی ساز لەسەرۆ سیستەم دانریا لە ژێر و تحت ناوە ئینقلاب مردمی تەکە ارتجاع بەناوە قیامە مردمی تابعیت سازی بی همه چی سازی کریا بۆ دەوڵەتە ئێران تورکیە عێراق سووریە ئیستا لە قۆناغە ئاخرە بۆ دەوڵەتە ئەبەدی ئیشە کۆمۆناڵبازی بێت هەرگیز وان فۆرما ئەوان گەرەکیانە سەرکەوتوو ناون وە مردمی ئەمە لانیکەم ئەگەر لە ڕووی تیۆریشۆ لە ڕووی سیاسیشۆ ئەوەندە هوشیار نەبن کە بزانن ئەوە پەکەکە دەستی بۆچی بردەوە قەستی چییە بەڵام خەسڵەتی مردمی ئەمە واسە دژی ئەم کۆمیونیتی بچووکەسە کە پەکەکە خەریکە دروستیەکە ئەم گروپانی بچووکە پەکەکە خەریکە دروستیەکە خەسڵەتی مردمی قەندیل چییە بۆچی بەکار بریە بەڵێ فەرموو کاکتا من قسەیەکم نەما بەڵام من ویستم بڵم لە نهایەتە ئەو هەر ئەو دەقیقەیەش کە مەقسەدەکەین ماهیەتی وجودیە خۆی لە چەمکی کوردبوون دەگرێت نەی لە کۆمۆناڵ من شەرتە بەستم هیچ کەسێک هیچ ئینسانێک ئامادە نییە بڕواتە نێو ڕیزەکانی پەکەکەەوە بە خاتری ئەوەی کە پەکەکە کۆمۆناڵ بازە و ئوسوولەن کەس دەرکودەریافتێکی لە کۆمۆناڵ نییە خەڵک ئەگەر تا ئەو دەقیقەیەش ئەو توانیوێتی نیرویەک بگرێ لەو جامعەیە جگە لەوەی کە ئەو ئیمکانات دەوڵەت ئێران و دەوڵەت تورکی لە پشتەوە پوڵی پێدەن و حمایەت دەکرێت و بەرساختە دەکرێت و تریبوونی پێدەدرێت و مەشروعیەتە دوشمنایەتی پێدەدرێت تحت ناوی کورد جگە لەوانە خودێ وەستانە لەسەر چەمکی کووردە خودێ هەر ئەو دەمەقۆپانە و ئەو فۆرمە خۆنیشاندانە تحتی ناوی کووردە ئەو کوردێکی ئەوان پێناسایان کردووە ئەو ئەگەر ئەوە بەردەدات ئەگەر ئەوە لێ دەست دەربێنیت ئەگەر تو هاتی ئەوەت گۆڕی وەش فۆرمێکی دیکە لە کوردبوونت ئێرائەدا کە حەقیقەکەیەتی و خەڵک دەیناسێتەوە و خەڵک دەتوانێت خۆی تێدا ببینێتەوە و سرفەن لە شەڵوارەکەدا پێناسە نەبوو ئەو کات هەر ئەوەی کە چوو خۆی یەخەی دەگرێ من پێم وانیە پەکەکە نە بە یەزیدی بازی دەتوانێت قدرت دەربێنێ نە بە یارسان بازی دەتوانێت قدرت دەربێنێ نا احتمالاً هەورامی بوون کەستەکان دەدا نە موکریانی بوون کەستەکان دەدا نە کۆمۆناڵە ئەفرین کەستەکان دەدا ئەوەی کە ئەو دەتوانێت 11,000 نەفەر بەرە بیکوژێت لەژێر ناوی کوردستانی ڕۆژئاوایە ئەو دەیەوێت کوردستانی ڕۆژئاوا دروستکە بۆی کابراچێ خۆی بە کوژ دەدات ئاغای تاهەیە ڕەحمانی حیزەکانە ئەفرین کە قەرار بوو خۆ سەرێ دموکراتیک بکەن و خۆیان ئیدارە کرد تا ئاخر قەترێ خوێن بۆ پاراستنە ئەزمونە خۆیان لە بەقابڵە دەوڵەتە تورکیە وێسیان شەڕیان کرد بازاڕەکانە ئەستانبوڵیان تەقاند و فرودگاکانی تورکیان تەقاند و شەڕی ترخۆ لە شەڕ قەڵوا بەش ناکەن ئەو چۆن تێ بووم ئەخاتە ماڵە من چۆن بووم ناخەمە ماڵ ئەسەر خۆسەریە دموکراتیکە مەوجود بوو یان نەمایشێک بوو کە ئەزێ بەری خۆ ددم و تۆزێ بەری خۆی دافشاری بۆ هەڵ دەرچوو بەڵێ نەخێر احيانا هدف الخۆسەریە دموکراتیک ئەوەی کە دەوڵەت حەزبەکان
احيانا هدف لخوسريه ديمقراطيه وسك احاد مردم یک جامعه لامر سياسي لامر توليد لامر بردوام كردن جيان وامور اجتماعياتك يكتلها شيء وانيه اوكي استمر دمانك صدر صدخويان شيء كنا مكاره شلون مردمانك لمقابله تهديد خارجي ناتوان نخويان دفاع كان دي ازمون عفين ثابتي كرك دوله السوريه نوي دوله تركيا يا اخوات بس تول عفرينا كان نفر كشتبه من دستوما كان نفر العفرينيه كان وسربازان ام خوسريه ديمقراطيه لبازار كان تركيا وينتقلوا كان نفر كمان كان نفر شريان هاي اقتصاديه تركيا ما شرنيه بەڵێ نمونونەکەی لە غەزە دەبینین بەڵێ یەک دەهەمی دەرسەدی ئەوەی کە لە غەزە دەکرێەوە ناکرد بۆ نایانکرد چونکە حەقیقی نەبوو چونکە درۆزنانەیە چونکە فیلمە چونکە فەیکە كامل تەماشا ئەوەی کاهای شاری پێ کە ڕاستە خەڵکانێک لەژێر ناوی چەمکی کوردیایان لە بەرخاتی کوردبوون بێژین ئەڕۆن پەیوەستەون پاکەکەوە بەڵام هەر پەیوەست بوونەوە پەکەکە فۆرمێکی تریان نەداتێ فۆرمێکە دەقیقەن وە تەواوی دژی تەمەدونی کوردیە دژی ئەو خەسڵەتانەی کوردە کە هەزاران ساڵە لەسەری ژیاگەوە ئینسانی کورد هەی بووە و ئیساشی ئێمە ئەو خەسڵەتی کوردیەمان هەست ئەو دقیقەن هاتە فۆرمێکی پێدات لە یۆنیفۆرمێکی ترە اوكي من شعارێکتان لێکە من ئاگادار نیم دەوێ بەڵام ئێوە بزانم ئاگادارن ئێوە تا ئێستا دیکتانە پەکەکە بەرامبەر بە ساختارە میریە ناو ئیزەدی مۆزع بکرێت لە کاتێکا بەرامبەر بە پدەر سالاری و پیاک سالاری ئەحیانەن درۆزنانە لە کوردستانە مۆزع ئەگرێەوە مۆزعی گرتگە ئەو میر تەحسینە حیزب بوو وا تۆپی ئێوە دیکە یەک دەفە مۆردە نەقدە پەکەکە واقع بێت بێسە ئایا ساختارە هیرارشی و هەرەمیە سەیدبازی و میربازی و شەخدەیبازیە ناو ئیزەدی مەوردە نەقدە پەکەکە واقع بوو من نازانم ها من نەمدیگە ئێوە نەک هەر نەبووە بەڵکو ساپۆرتیان کرا بە شێوەیەک لە شێوەکانی تریش ساپۆرتیان پشتیوانێکی تەواویان کردووە چی لە ڕووی میدیاییەوە چی لە ڕووی مادیەوە چی لە ڕووی دروستکردنی گروپ و دەستە بۆ ئەمانە ئەم کارانەیان کردووە منێژم دقیقەن ئەو کەسە کە خۆی پێ کووردە و ئینسانێکی کووردە تەماشاکەی تێ ئەڕا پەیوەستیوێتەوە پەکەکەەوە ێژم پەکەکە فۆرمێکی تری پێدا یۆنیفۆرمێکی تری پێدا دقیقەن وەکو مۆرەیەک وەکو ئامرازێک وەکاری تێرێ بۆ هەدەفەکانی خۆی دووری ئەخاتۆ لە خەسڵەتی کورد بوون لە تەمەدونی کوردی دووری ئەخاتۆ لەو کەسەی کە ئەسەن لە خانوادەکەی خۆشی دووری ئەخاتۆ لە بنەماڵەکەی خۆشی دابڕێنێت فۆرمێکی پێدات لە ڕووی سایکۆلۆژی و جۆرێک کاریگەری لەسەر ئەم کەسە دانێت هەر یۆنیفۆرمێک بکاتە بەری ئەم کەسە نایژێنە بەڵام عەدەیەکیان هەن تەماشاکەی دوای ماوەیەوە خۆشتیانەوە دابڕێن لە پەکەکە ئەزان ئەوەی کە ئەمان قەستیان بووە ئەم کەسە قەستی بووە نیەتی بووە یا ئەوەی کە فکری بێدەسڵات بوون بێدەسڵات بوونی کورد یا فکری ئەوەی کردە کە وڵاتەکەی ئەم داگیرکریاگە چوە پەیوەست بووە پەکەکەوە چی پەکەکە شتێکی ترە وایز تا دوێنێ وایزانیە مەسەد پەکەکە ئیتر خەریکە قودرەت بۆ کورد دروست بکە دەسڵات بۆ کورد دروست بکە ئینسانی کوردی دروست بکە بەڵام تەماشاکەی وەختی ئەڕوا واقعیەتەکە ئەبینێت چی 100% وە پێچەوانەست کەسەکە ناچارەوێت دوای ماوەیە بە هەر شێوە هەوڵەدات دوور بکەێت هەر کەسێکیان وشار بێتەوە بۆ ئەماکە بەڵام عەدەیەکیان تەماشاکەی هەر لەو یۆنیفۆرمی پەکەکە ئەکوژرێت وە پەکەکە وەکو لۆگۆیەک وەکو ئامرازێک خوێنەکەیشی وەکار تێرێت بۆ مەسلحەتی شەخسی خۆی لە شوێنێکە بەحس لە دموکراسیەکە و بەحس لە دیموکراتیکەکە و ئەم وشەی قولم بە سولمبانت وەکارەوە دقیقەن لە شوێنێکیشە تەماشاکەی خەریکە یەزیدی بازیەکە و ئەوەی کە خۆی شاری پێەکەی پشتیوانی لە یەکێکی وەکو ئەو گەورەی یەزیدیەکانەکات پشتیوانی لە سینەزەنیەکە و لە حوسەینیەکە و لە ئاسوا و تاشعاکە و لەو لاواتێ کانتۆنمان بۆ دروستەکە کمیونیتی بچووکمان بۆ دروستەکە ئەم شتانە دروستەکە دقیقەن چییە بۆ هەمیشە تەمەدونی
کوردی و ئینسانی کوردی بتابێتەوە و لە بێدەسڵاتی و بێ هەمە چیزی خۆیان بێتەوە ڕەعیەتێک یا بەردەیەک لە ژێر ئەو دەوڵەتانەی کە لە منتقەکە هەست. کارە ئەمانە سەڵینەوەی تەمدنە، هەروەکو کارێکە داعشی کرد هەموو زەکانیان لەبینەوە دقیقاً بێتەمەدون سازی بێشناسنامە سازی ئەوەڵ نەفەر لە عەزای خۆیان دەست پێکە کاورا لە خانەوادەی لە بنەماڵی لە شۆهرەتی لە ناوی داڕمێنن ئەیکەن و ئەهون بەردەکوو نیرەکەر ئەحبەقانە متوجه بووی سوچەڕ زاگرۆت متوجه بووی دقیقاً بێهویەتکردنە پرۆژە بێهویەتکردنەکە بعد کاورا هیچ ئێرایی فۆرموڵێکی بۆ هیچ شارێ نییە کە کەس نافهمێ مردمە لە ناو ئەم شارە ئەم چۆن گەرێکی تەقسیمیان کە چۆن لە ناوە ئەم شارە بزانە کاورا وەختی ئێژێ ئێمە فۆرمۆڵمان کۆنفەدرالیزمە کڵاونەشێتە سەرتانها پێتان وانەوێ کۆنفەدرالیزم بۆ حەل لە مەسەلەی کوردە منزوری ئەوە نیە کۆنفەدرالیزم یعنی فۆرمگەرە لیبەرتیە کە لە دیاربەکر دروست ئەوەن ئیستا بە ئەساسە کۆنفەدرەیشن دیاربەکرەوە لەبەرەوە ڕەبتی بە سەرزەمینە کورد نییە. کاک بەیمان نزیکی 50 دانە 100 دانە هینیشیان هەست پەرچەم یا بێژم لۆگۆیان هەست. ئەیدا ئەمە هەرە و چییە فۆرمە لیبەرتی سازیە سە کجکویە پژۆ پەدە و GPG و RPG و نازانم سپێ و کولەکە و ڕاستەکە و وازەکە و ئەمانە دقیقاً ئەی کورد ئەگەر بپرسینە ئەی کورد گەزەگەر ئەمانە هەن دقیقاً بزان ئاغاگیان تۆ متوجه داستانێک ناوی ئاغای ماری بووکچین معتەقدەکە ئاغاز یەک کۆمۆناڵ سازی بە گروپ ئاف ئستادی دەست پێەکە گروپ ئاف ئستادی کتاوێ دائەنێت و لەسەریا ئستادیەکە مثلا ئەگەر ئێمە مسلمانی قورئان دانیت لە دەوری یەکتری هەفتەی جاری کۆبین و 20 نەفەر بەیەک و قورئان خوێنین و تەحلیل یەکەین و تەبیین یەکەین و تەفسیر یەکەین ئەگەر مارکسیستین کاپیتال دانین کاپیتال خوێنین و تەحلیل یەکەین و تەفسیر یەکەین و تا فێری بووین و تا بەرەبەرە خەڵک بە خۆمان بچەسپێنین درست یەک گەوا دەپەکەکەین پێ نیشان بە ئشرافی بەسەر مەتن حیزە خۆی هەست و بێت بەگرا حەبەحەب بکە چواردانە کەلمەی حیز بەکارنەوە هەر دموکراتیک بکە تەختەویەوە هەڵسانە دموکراتیکا بەری خۆدانە دموکراتیکا قونە خۆدانە دموکراتیکا بابێجیان دانیشە دروست حەساوی بۆ من تەبینە نەزەریە نەزەرات خۆت بکە کاکە متوجه بوون من مەجبورم بەم زوانە قسە بکەم ئاخر چۆن قسە بکەم تۆ حاڵیت بوێت من خەریکم نەقدە تەوریکە تۆ ئەکەم بێ بە زوانە تۆریکێک ما قسە بکە بێ جندەی کوژاک مەخەبەر دەسن نەیخاغەکیان من لە دوگماتیزم و دەهاتی بوونە تۆ وحشەتە مەست و وحشەتناکی تو توانە تحملی 1 ساعت فەزای ئازادە سیاسی نییە نیست نەخێنیانە چۆن تۆ بەرخلاف مەتنێکە ئیدعایەکەی ڕەفتارەکەی چۆن ئەم هەموو تەناقض و تەزادانە لە یەک کۆ دەکەیەوە یعنی هێزێک کە خۆی دروست بکات حەدە ئەقەلەکەی ئەوەیە تۆش فۆرمێک ئێرائە دەدەی کە بتوانی بە حەدە ئەقەل ها بگەی ئەوەی کە تۆ دروستت کردووە بە هیچ شکلێک تۆ نەدەتوانی حتا دەسەڵاتێکی گروپیش بۆ خۆت دروست بکەیت یعنی ئێستا موعجزەیەک ڕووی داوە کە تۆ ماوێتەوە ئەو موعجزەیە هیچ نییە ئیلا ئەوەی کە دەستی خوداوەندێک لە پشتەوە بە خونی تۆیە کە دەوڵەتی ئێرانیە کە دەوڵەتی تورکیە ناسەد دەرسن هەم دەوڵەتی ئێرانی ساپۆرتیەکە هەم دەوڵەتی تورکیش تەماشاکە هەر ماوەی لەمەوبەر دقیقاً پێم وا بێ ئەو 1 ئۆکتۆبر بوو و چەند ڕۆژ یاانی سپتەمبر بوو پەکەکە ئیدعا ئەکات ئەمە هەروە پێی ئیدعای خۆیان 2 کەس و ماشینێک پڕ لە تێنتی کە 1 تۆن و نیو تێنتی تیا بووە ئەیوان لە بەری دەمی وەزارەتی ناوخۆی تورکیا ئەیتەقێنێتەوە ئەمە پەکە
ئیدعاکە دقیقاً هەردوای ئەوە من شتێک نووسی وتم ئەم کارەی ئەمەی کە پەکەکە و ئەستۆی گرتو ئەم کردەوەی خۆکوژیە و هاوکاری میتی تورکیا بووە. بۆچی و هاوکاری میتی تورکیا بووە؟ یەک نەفەر لە ئەم تەقینەوە 1.5 تۆن TNT تۆپی تەقێنێتەوە زۆرە، یەک بازار لەبەی نەدات سەدان کەس ئەکوژێت ئەگەر تۆ قەست کوشتنوێت. بەڵام پەکەکە ئیدعاکە کە ئێمە تەنیا وەکو هەڕەشەیەک وە کارمان بردووە. هەر دوای ئەوە دەوڵەتی تورکیا ئەوە ئەکاتۆ بیانوو و بیانووی کردەوەی تۆریستیەوە تەماشاکەی ئەو منطقەیە کە پێشەم ڕۆژە ئاوای کوردستان پەکەکەی ژێتی دەوڵەتی تورکیا لێدات کێ بەدبەختەکات کێ بێچارەکە کێ ئاوارەکە ئەوە مردمە سادە بوو. نه ئەوە مهم نییە کاک جەمیل، ئەوە مهمە بەم جۆرە ڕەفتارانە پەکەکە ئەمێنێتەوە. ئەخر کاکە عەزیز پەکەکە بزانە ئەو حەملە وا بریتانیا و ئەمریکایی کا بە حوسی لەبەی ناوە حوسی مەرغوب ئەکا متوجه بووە. لا دقیقاً کاک پێمان متوجه ئەوە هەم دقیقاً ئەمە نیروی وە پەکەکە ئەدات. نیرووە کێدا؟ نیرووە خودی دەوڵەتی تورکی ئەدات، نیرووە دەوڵەتی ئێرانی ئەدات، ئەعتباری پێداوە. جەمیل ئەحمەدی دوای هێرشە گەورەی دەوڵەتە ئێرانی نظامە سوڵتەی جیهانی لە بێهەمەچی سازی نابودیە تەمەدونە کوردان، گەیسازی هۆمۆسێکشوال سازی لە حەجمەی عەزیمە میدیایی و موسساتیە کە کردیان هیچ کەس ذاتی نەبوو لەم سەرزەمینە دەم بکاتەوە کەنیشکە لەکە کرماشانیەک چون تەمەدونە کوردان تەمەدونە حەقیقیە ورود ئەکا و لە شێوەیە تەنز بۆ ئەوەلین بار لە ناو مردمێکا کە بەحتمال سیاسی نییە گارد ئەگری بەرامبەر بە گەیسازیە جامەکەی ئێمە. ئەم خانمە یه ئینفلۆنسەرێکی ئینستاگرامیە دوو سێ دانە کارکتەری بۆ خۆی تعریف کردگەسەوە هەر کام لەمانە نوێنەرایەتی جۆری خوب ڕەفتارەکە بەعزێکیان لە ناو جامعەی شاریە. ئیستا ئەمە دانەیە کورد دەکات کەسە ناو کرماشان پێ ئێژێ خەزاڵە زاهرەن شاری بووگە بەم تەنزە. بەرنامەیەکی دروست کردگە بە ناوە نە بەقندەران هەر دەقیقەن هینامە. خۆ ئەمە کەنیشکێکە جوانە ئەمڕۆژیە لە دانجرا بووگە لە شارە کرماشان گەورەترین شارە کورد قەومی سوێتی لەدایک بووگە. تاگراگرتە جەمعیەت وەختی واقعی وێ لە مقابڵە چتە فەیکە کە تێفڕادەی خەڵکە کەڕێت و سەر تەنزیماتە کارخانە تەمەدون واقعی است نه ئەترسێت و پێیبێژی فڵان نە ئەترسێت و پێیبێژی بیسان و خشن و نازانم چی و دا ئەگرێتە قەڵ تا بە مەفاهیمە تەمەدونیە خۆت لێت دەدا. ئەم تیکە تەماشاکەن و دوارم تەسویر بوێت. پسر رو باید با سوای شهر بشناسن. نه چهار که بیت برای حواله برم البته معذرت مسبوخشن پری پسر رو باید با سوای شهر بشناسن. نه چهار که بیت برای حواله برم البته که از خدا میدانم بعد داد زدم هرس خوردم نمیتونم هرچی پس خودت یه بکنسمی هرچی اونگونم میشناسم دوباره اونباری جدیدن نمیدانم چرا این اونگرا ما نصیحت میکنن تو اینستا. قبلا آخوندی میرم تا منبر ما نصیحت میکرد آیش شد آخر آقابت ما همه شدیم نتیجه تبایی این درا عذاب در آمدن. الان این درا میخوان ما نصیحت کنن چه بشه؟ ها؟ بخواد چه بشه؟ پسر رو باید با سوای شهر تەمەدونێ وەختی حەقیقی وێ ئەو کەنیشکە جوانە لە خۆی ناترسێ متوجه بووی لە ئەفۆ تۆ وەختی نامتعلقی وەختی بێتەبانی وەختی بێخانەوادی و بێتەمەدونی فڕەتە دەنە ناوە تاران یە مشتپوو وانە دەستا ئەتکەنە گەی ئەتکەنە هەمووسوکشوال ئەتکەنە جاکەش ئەتکەنە بێشەرەف زەکس زەردەری باز جەمعیەتە متیعە یەک حاکمیەت ئەمە متیعەتۆ ناوێت
هیچ ئیرادێکی لەودانەیە لووسکەڵەی هاورد وتی ئاوای وت کەنیشکە کاورا وتی خۆت کوڕ ئێشە کەنیشک نێناسیێشە کاسب بیناسیە وتی زەریف گیان کورد سەرماتە ئێش تۆ خۆت یەک پا کاسبی تۆ قونکەران ئەو ناسن نازانم چه اتفاقی بۆ ئێمە کەوت کە ئەوسا ئاخۆن نەسیحەتمان یەکرد دەوروبەرمان پڕوگە لە قوندەر داخل ئیسا قوندەر نەسیحەتمان بکە وەزمان چۆنە بێ ئەمە سەرەتایە تەقابڵ جامعە است لە یەک جامعەی واقعیە تەکە دیاردەی هاوردە ئەم بەڵاوە سەر پەکەکە تێرن بزانە یە مدەتی مردمێ دەمداخا ئەکەوێتە بەرە فەزای تەبلیغات ژینەوەدا پێم بێژن پیای خراوێکە نەوەدا پێم بێژن من نافەهمم نەوەدا پێم بێژن بێسەوادە ئەو کەنیشکەی سە ناترسێت و بێژی بێسەوادە ئەو کەنیشکە لە پێگەی ژنبوونە خۆی بێسیاگە تەماشا ئاکات جامعەیە کە گشتی بێتۆ قوندەر پیایتیان نامێنێ ئەم شوو بێ بکە کەنیشکەکەی شوو بکە تەداومە نەسڵی بێت اتفاقا ئێشە ژنەکان مەوزع بگرن بچۆ 4000 کامنتیان داویاگە ئەکسەرێتیان ژنن یەک ژن مخالفەتی قسەی نەکردن دروست متوجه بۆ جەمعیەتە واقعی ئەمەسە جەمعیەتە ناواقعی ئەوە سەوا لە تارانە 10 ملیۆنیا شەکڵەگرێ هیچکە هوڤیەتی نییە هیچکە تەمەدونی نییە ئەمیستە کە سوکاری هەز قەومی هەز مامۆی هەز خاڵۆی هەز عەشیرەی هەز تایفەی هەز نەفەرێکیانە بێ 50000 نەفەر واتە پرسە و باکێکی نییە مەوزع بگرێ ئەخ مەرجی کەت و پیاگی ڕیشەدانی گە و ئارایشە کردگە و خەمزەکەی و دەستێری تۆ خۆتاومە چی فۆرمێزی تر ئەمە تۆ هاتی ئەمانە گیان شێوەی ژیانە جنسی مهم نییە فەرهەنگە کونیگەری خراوە ئێعتیاد تۆ مواد مخدر مەسرەفەکەی بیکە بە خۆت ڕەبتێز فەرهەنگە ئێعتیاد خەتەرناکە تۆ سوڵتە پەزیرەکە دروست ئەمە تۆجێ بووین وەگەرنە تۆ ناوە ڕاستڕوودەیە هەر کەسێ هەر کارێکی پێکاو خۆی ڕەبتێز ئەوەی کە تۆ دۆمینەیت ئەوی سوڵتە قبول ئەەکەی خاڕ و خەفیف ئەوی تەسەلوتە دیگەران بەرخۆت قبول ئەەکەی تەکان ناخۆی ئەوە خەتەرناکە عزیزیان بۆیە بڕێت مەسئلە قوبحی بووگە کە تەبعاتی هەست عزیز فەرهەنگە فاحشەگی یەک سری اتفاقات بە شۆنیەتێت یەک بێسەوادەکە دوو نەخۆشی وا لە شوێنە معمولا وایتە محیطهای پەستە معمولا وایتە کە ئینسانهای ناتەنزیمە نەخۆشە معمولا یا دووچارە ئەیدزەوی ئەمانە یە سری سەبکاڵچریان تەکە خۆیان هەست کاورا لە بەرامبەریە ئەوێسێت جامعەی واقعی واسە تۆ فکرەکەی کۆمۆناڵبازی لە سەرزەمینە ئێمە ئەەکەی کوڕ ڕەحیزە درۆزن دێخۆ ئەوە کەنیشکە کرماشانی بوو دیتان با بزانن ئینسان بێفەڕێک نییە جوانە ئەمڕۆژینە کاک پەیمان دەقیقەن ئەو کۆمیونیتی دروستکردنە کۆموناڵ دروستکردنە پەکەکە ئەیکات یا ئەو قبولکردنی هەر نۆرمێک کە لە ڕۆژ ئاواوە تێ ئەم هێزانە قبوڵیەکەن و تەبلیغی بۆکەن و خەریکن دقیقەن وەکو میدیای جیهانی خەریکن بۆڵدیەکەن یا بێژم گەورەی ئەکەنەوە یەکێ لە مەترسیەکانی وەسە مەترسیە بۆ سەری بنەماڵە مەترسیە بۆ سەری مناڵ بۆ سەری گەورە بۆ سەری بچووک بۆ بنەماڵە بۆ عەشیرە بۆ تایفە بۆ تەمەدونەکەی تۆ دقیقەن تەمەدونی تۆ 100% بە پێچەوانەی ئەمانەس تۆ ئەگەر لەسەر هەرم نەغدەیەکا بە جامعەی ئەمریکا هەرم نەغدەیەکا کە خانەوادەی هەستەییش نەماگە لە هاوسێ نەماگە کەس بەرامبەر بە کەس خەفەت ناخوا گشتی بگەس و مەسرف کنەندە دقیقا نابودکردنە مردم هێمەس وایە هەم نابودکردنی بنەماڵەس و ئامانجکردنی بنەماڵەس و ئامانجکردنی جامعەکەس و تەمەدونەکەی تۆس خۆقرار نییە هەر ئایدیای لە ڕۆژ ئاواوە هەر نۆرمێک لە ڕۆژ ئاواوە بێ ئەم نۆرمەوە تەمەدونی ئەمە بخوات بە پێچەوانەوە ئەم نۆرمەی کە ئیسا پەکەکە تەبلیغی بۆکە و بەشێ لە حیزب و ڕێکخراوەکان تەبلیغی بۆکەنەوە بۆڵدیەکەنەوە واڕۆن بۆ نمونە پەرتەمی هۆمستەکڕاڵەکان هەڵەدەن و ئینیگەیەکان هەڵەدەن و ئەنی هاوڕەگەزخوازەکان هەڵەدەن و شانازوێ تەبلیغی بۆکەن و لە میدیاژن ئەوە هاوڕەگەزخوازێ چەوسیا و چی کریا و چی کریا ئەمە دقیقەن بۆ لێدانە لە خودی بنەماڵەی کوردی جامعەی کوردی و تەمەدونی کوردی گەرەکیانە جامعەکەی ئێمە هەڵوەشێنەوە تەمەدونەکەمان لە بین بوون
بنەماڵەکان لە بین بوون چی بێڵنەوە ئەم کمیونیتیە بچووکانە بێڵنەوە بێژن وەڵامە گروپی فێمینیستەکانەوە و گروپی هاوڕەگەزخوازەکانەوە و گروپی چی و چیە لە حاڵێکە هەر بنەماڵەیەکی ڕەسەنی ئوروپایی هەر بنەماڵەیەکی ڕەسەنی ئەمریکایش دژی ئەمەس و لە بەرامبەریە ئەوێسیت هەر لەم ئوروپای ئەمە وێنین ڕۆژانە بنەماڵە ڕەسەنەکان بنەماڵەوە شخصیەتەکان ئەوانەی کە خۆیان وە خاوەن شکۆ ئەزانن دژایەتی ئەم کارەکەن دژایەتی ئەم نۆرمە ئەکەن و لە بەرامبەری میدیا و دامودەستکا و مؤسساتی دەوڵەتیە ئەوێسنی ئێژن ئەم شتمانە پێ قبوڵ ناکرێت با من نمونەیەکی بچووک بێنمەوە کابرای هەر لە ئەم وڵاتە لە ئیرلندا لە حاڵێکە وەپی ڕفراندۆمێک نازانمی تر چەنی واقعیتی بێم ڕفراندۆمە 75% شتیان وەکو قانونی کرۆسن کابرا هاتوو لە سەری کارەکە تەبلیغی بۆ ئەم کارە کردو پەرچەمێکی لەمانەی دانیاو ساحێو کارەکە بانگی کردوتی تو هەرچی هەیت بۆ خۆت هەیت بۆ نییە لە سەری کارە ئەم پەرچەمە دابنیت و تەبلیغ بۆ ئەم مەسەلە بکەیت ئەمە ئەفکاری تۆس عەقیدەی تۆس هەرچی هەست بۆ هەرچی هەیت بووە بەڵام بۆ نییە ئەمە بکەیت کەسەکە وتی ئەمە منیان چەوسان دۆسەوە ئەمە بێاحترامی کردنەوە من و احترامدانەنیانە بۆ قانون و چی و چی ئەمە کەسەکە تاوەکو ڕیش کاتی کرد و تاوەکو دادگای باڵای وڵاتی شەڕی قانون وتی پێ وتی هیچ حقێکونی دەریشیان کرد لە سەری کارەکە تۆ بێاحترامی کردو ڕاستە لە قانون ناچێک هاتێ بەڵام تۆ خەریکی تر دەست درێژیەکەیتە سەری شکۆی خەڵکی تر ئازادی خەڵکی تر خەڵک حەقێکی هەست مافێکی هەست نا کاک جەمین با ئێمە نەڕووینە سەر هەموو سەکشوالەکان فقط ئێمە ناتەوانیە کۆمۆناڵمان بەحس کرد بزانە تۆ ئەمرە ئینقلاب هیچ وەخت سوورەت نادێ ئەلا ڕقمە ئەوەی کە ئیدعای ئینقلاب بکەین تۆ ئیجادە هیچ قەستێک لە هیچ کەلەم ڕەوایەتێکا ناکەیت تۆ هیچ مەفهومیزەکردنە ئازادیەکت نییە تۆ ئشارە ناکەی چه ئینسجامێک دەرئەساس چی سوورەت ئەگرێت چۆن ئەم کۆنفدەرەیشنانە بە یەک وەسڵەون لە ناوە کۆمۆناڵگەڵە متەزادەتەکە یەکتریە چۆن متفاخەکە وحد كم نمان توزيع نا أبو ماري بوكشين ناتواني توزيع أم فورمولا كأمانة داجانا لا دخلت كردن لأوربانيزما وأم شهر نشيني بين والطبيعي بكن وبشهر آشناي بالطبيعة بكن أما سمريكي جزء إطاعت وجزء چەڕوپڕتەن کردنە ساختارە دەوڵەتی نەیە ئەو ئێژێ ئێمە گەرەکمانە بوروکراسی لە بین بووین کارێکە خۆی یەکا بوروکراسی ئەندەر بوروکراسیە بوروکراسی ئەندەر بوروکراسیە نەزانم متوەجێ هەون کاغەزبازی لە کاغەزبازیە ئەو جارێ تۆ خۆت نازانی بەکەکە چییە کەچەکە و بەچەکە و بچەکە و بچێت و کاکە بێسە سەر بێژیوە تۆکی متوجه بووین زان ئاغایان نەقد بونیادینە تۆ بەرئەمانە ئەمەسە فۆرمولێکە ئەمانە گرتیانە سەر دەسۆ ئەوەڵەن ڕەفتارێکە ئەیکەن لە خەیرە زەمینە بەم فۆرموڵە ناخوا ئەمە یەک دوو کارێکە ئەیکەن دەرڕاستایی تەداومدان و ئەبەدیەتدانە بە ساختارە حاکمیت و سیستەمە ئەمە نە ئەستەسمار لەبینەوە نە سوڵتە لەبینەوە نە ئینقیاد لەبینەوە نە خەڵکە تەوانمەند دروستەکە بەڵکو خەڵکە پەراکەندەتر پەراویسخیاکتر هاڕیاکتر و نابووترەوێت بەڵام لەگرا ئۆرگانیزیشنە بەناو پەکەکە بە قودرەتە تەمام و لە ڕاستای نابودیە مردمە ئێمە هێز ئەگرێ نیرو ئەگرێ پوڵ ئەگرێ ئیمکانات ئەگرێ و مەوجودە مەئموریەتیشی هەرەمەسە مشتێ دۆنەر فرۆشت دەهاتی بۆ ئێمە هاتکەن ئازادی بێرن خۆشیان نازان چێشەکەی متوجه مشتیش اصطلاحات فاسد و زاگرۆس و سەرێ چیا و بنیە چیا و دەوێ پڕخۆشە و پیسکۆلۆژی و نازانم هەیە تۆڕەهات هاتە دەمە یەکتریوە هیچ کامیان واردە یەک منازەرەیە تێئۆریک تەقتواناوێت ئیستا پێکەکە ئێلامکە کامیان تێئۆریسیەنە پێکاکەس ئەمە بێرن تا ئێمە لەم کاکیان تۆ ئیدعاکەی مەتنەوە پێ خاوەرەیانە ئەگۆڕی ژیانە ئێمە ئەگۆڕی کۆنفدەرێشن تێری ئێشێ هەر کەسێ بانگەکە من جامعەم وانییە هاتکی من ڕۆڵە سیاسی بازیکەم تۆ خۆی نایە من بوێنی هیلاشی بازیەکەی تۆ قەرارە
طبقتك من الشهروان تو قرار الشهروان سازي بكي تو قرار الطبقة بنيتك نارو شهروان بسازي چون طبقه کارگر منافع طبقه کارگر تعقیبك شهروند عدالة تعقيبك دخالتك على مشار دميس الشهروند ممكن ولا شيء تكيبنا قصب كي تعمل انت كتوابا كونفدريشن مكان ولا تو خلط اخي خود شعري تو يا بيسوادي يا دروسني يا توان ارادان اما تنتمية يا قلت اخي خود شعري تو من ادبيات هر امس ساختار كلامه من هدار كينيا ناجم بحبو جيان ناويجم حبو حبنك توش هربي بم ادبيات قصبك بر اساس ادعای خود ها نه بر اساس ادعای من تو ادعای اماکی من نایکا تو بیجا کی نایت میدان من بوم توزیح بیتوکی تو پیمان حیدری حزبکی هر کوکو پیمان حیدری فکرکاتو حزبیکی واقعا لدستي بچك دهاتي حزبيكي نعم بيقومان ناتوان اصلا كوموناليزم بو شار هات كدهاتي دهاتي دنگني كاتا والله عرضم كلي تو دبي لشارع جيابتي تو دبي خلقي شهر بناصي روحيات خلقي شهر بناصي سيستمي بي سي دي شهر نشيني بناصي تاب بتواني ام كومونالات بيني تنو سيستم الشهرية اواني ك لوي كي بيدل الرج او واقعنا معنا هيك نا شارن نا معنا خلقي شار بون تو هري استج بروتايان دبكله في المكان ده من واقع نظن وانا الشكم هي كرديش بن يعني عدين نفريان كوشدان كاكتا اواني خلقي شار بنجان هشون بلا دقيقا هوا وما هو يعني انسان تو دبيني خو بشان شده كان ديال خيابان جنوشان ساوي لك حد لي قرز الناس وشكلان وكردتي انا رفتاريان بكردتي كي كل اواجاني كتبوا كي كل دم رفتاران كتبوا واقعا السلو سيستم يعني ام دس مالو شيء السلو تاع بيسن حد اين قرز كل يعني ايش نخل كشار كردن بويتو او دوانه راتب كذا امكاني يوبدون لنا سيستم الشارع يك دقيقه موجود امكاني عايز خانمي شارين نشان داخو بلا حتى اندري واقعا كسك دنزيك وام غوريلاني دي بكاك من بيني من لقلان دانشتوم سيتوار شو حيت تشامبيونيا يعني من بخوم وكاتا توزك ام سومر ولد للسومر والتمدن الديمقراطيك والسوسيولوجيا ازادي شتم دخوين دوا بحسابي خوم وان تصور ذكر ك استعمانا همو نوابغي عبد الله وزلان وشاقل هاي عبد الله وزلان ومن دتوانم برسالم لبكم هرتي برسالم نقل اللي ذكرتن وكو كاورا راتان لي ذكر تان من ذكر حيت يعني حالي نبو حيت نكادر بروريه كان هي اويك جناب دوان اللي ذكي بينا ميدان قصب كان وكز موجود النية دليل اوني دليل اصلا موجود ان كاك واقع عني اصلا كسي كان تداني كتواني اوه بدو دقيقة قصب كان نية انا موجود نية شن بيويست يعني فالسؤال الدوري مثلا شي بكا ممكن يكا اما نكتة مهمة شي بكا ممكن يكا بزارة كاكتا اما خليكين ديبيتي كروبا خلقي اكينو بفرهنگ الشفاهي كعادي ترين خلق الشقام حزي بيبكا وبيدي بيت اوكي تو قرأت واقعا زور وسواد النشان دي من دانين انقلابين تعبير تو داني الشهر وندم الشهر وند سازي قرأت بيت تو ناتواني آراي من تهاد جميل نادي دبقري ناتواني من عيم شارع ريشة ماز كسوكار ماز دوس ماز رفيق ماز دفوز كلام ماز تو ناتواني تو خاتقي فرمو اخوات ارعابتي بزانا اوني من ايوتي لما اوني من حروش قساكم اوني من حجي ليك عزوبياكم شون قرأت من انقلابكم اول العرشي جلس حزوب بياك او ناتواني بمؤسسات سازي مكاربك من دولة ايراني وحيش نازانا
تۆی فاسد تۆی کرمە ناو جامعە و هیچ حساو ناکە بەگەنێتە مەیدانە. من مجبور ئەکەی بڕۆم مطالعە بکەم ئەندیشەی تۆ و بێم یەخەت پێ بگرم، مجبور بەکەی. تۆ غەڵەت ئەەکەی خۆت ناتوانانی ئەندیشەی خۆت بیژیت. نێژی کارنامەی عەمەلی چۆن ئەمە تەطبیق ئەەکەی لەسەر زەمینە. بۆیە ئەگەر کاولان نازانێت تەعاقوبە ئەمە بەرەو کوێ ئەچێت، تۆ حیاتە لەم جامعەی ئێمە قەندیل زەمانی بۆ تۆ ممکن بوو خەڵک بە چاوێکی تر بڕیەوەتەوە، حەچی تۆ سکوت بکەی زیاتر لەو قەندیلە ئیزۆلە دەکەم و ئەتانکەمەوە ئاخرین ورچەکانە ئەشکەوتەکانە قەندیل. دقیقا لەو وەزیفەیەسی بێت تەوزیع باتەوە بۆ ئێمە و وڵامی پرسیارەکانی ئێمەش باتەوە. ناکرێت جوای پرسیارەکانی ئەمە نەداتەوە هەروە بێژێ من خۆمە سپێنم وەسەر ئێمە مردماوە وەلێ قبوڵ کاک جەمیل تۆ ناتوانانی گوو بخۆی بە عنوانە مالی بچین بێژی من نەخ دەکەم بەر مارکسیزم و من کۆمۆنالیزم تێرم نەی نەخ دەبەر کۆمۆنالیزم خۆت گوێبی. دروستاوە خۆی دەستپێکی نابودیە دەستپێکی نابودیە ئەوان چبیان هەیە چنیان هەوەیە ئێستا نابود بوون. هەر خودی ئەوەی کاک جەمیل پەکەکە توانی ئەگەر توانی کادرسازی هەبووە ئەگەر توانی ئەوەی هەبووە ئینسانسازی بکات و ڕاهبەرە سیاسی دروست بکات مەجبور نەدەبوو بڕوا لە تەزادەکانی حیزب دموکرات حاجی ئەحمەدی دەرکێشێت یا سیامەندە موعینیە کە لە تەزاد لەگەڵ پارتیا دروست دەبێت و کوڕی سولەیمانە موعینیە و ئەوان لەمە دەرکێشێت تا بیکاتە ڕاهبەرێک پژاک. هەردووکان دوودانە جۆرەکەی بە تەواو معنا من ئەو قسەیە دەکەم و ئامادەم سابتی بکەم لە حەستری بوونێک کە ئەوان بڵێن بچم دابنیشم سابتی کەم حاجی ئەحمەدی و ئەوەی ئەو موعینیە دوودانە جۆرەکەن ئەسن لە حەد ئینسانێکی سادەی کۆمەڵگەی ئێمەژدا توانی قسەکردنیان نییە، توانێت ئەسن دەرکی دنیایان نییە، لە حەد ئینسانێکی بێسەواد دانەیەک خوددا دانەیە ڕیشسپی دانەیەک گەورەی ماڵ چ بگا بەوەی کە ئیدعای ئەوەی کەم ئینسانە ڕاهبەری جەریانێکی سیاسی بێت. دەی تۆ چۆن ئیدعا دەکەی ئەم هەموو جوانێت بە کوژدان نەتوانیت دوودانە کادری گەورەی لێ دەربێنی کە بیکەی ڕاهبەر مەجبوری بێ لە تەزادەکانە حیزب دموکرات کەسێک دەرکێشی تا بتوانانی نیرو لە نەغەدە بگری و لە شنۆ بگری و لە مەهابادا بگری هەر بەو ساختارە کە حیزب دموکرات تعریف کە من مەجبور میسە تەوزیح بزانە ئاغای تاهای ڕەحمانی وەختی تەرەف مقابڵ تۆ لە دەستگاه تەعەقولی استنتاجی و منطقی استفاده ناکات و لەگەڵ تۆ ڕەفتارە ئینسانی ناکات بەڵکو سعیەکە بە زەواهر بتخەڵەتێنێ. مثلا لە باسە کوردی بکاتە بەری، مثلا ژن بێرێ پەلکەی لێ دروستکە، مثلا بەجێ ئەمەی دانیشێ تەکە توە لەسەر ئیدەیە کە هەسی مشت و مڕێ بەحث و مجادلە بکات تەسویر بە تۆ نیشاندا لە کوژیاگ و لە دەمەقۆپان تۆ مەجبور ئەوی تەقابڵە تەسویری تەکا بکەی. مثلا مەجبور ئەوی بنوابێت و قیافەی عەبدوڵڵا بجەلان مەسخەرەی قیافەی بکەی چون ئەو نایە مەتنی بێرێ و نەقدم مەتن بکات تەسویر ئەفرۆشێتەوە بعد تۆ پێیژی ئەمەی کە ناوی ئاپۆز ئەمە حەپۆی ناوە لە عەسڵا بۆ حەپۆز چون وەختی قسەکە و ئاوا سەرتەکانەدا ڕێک ئێژی هاوینە و سەس و لە بن دیوار خەریکە مێشەقەکەی بابەگیان تۆ مەجبوری بێژی ئەمانەی تۆ نیشانی من ئەدەی مشتی ڕشکنە گەڵگەنیگە وەرچ ناوە قەندیلن بابە مەجبور ئەوی چون کاوران نایە دیالۆگەتەکە بکە ئەو تەسویر وە تۆ ئەفرۆشێت وەکو سوڵەیمانە موعینی وەکو حاجی ئەحمەدی کاملەن دروسە دەی تۆ تەقابڵتەکە ئەم تەسویرە ئەو قسەسەکە ئێمەیکەی ئێمە ژناغەگیان بێ لەسەر کۆمۆناڵ قسە بکە بێ لەسەر سیاسەتەکانە قسە بکە و شەهید نامرێتن بابە شەهید بنێمە چاڵە چاوت تۆ دەست لەم ڕشکنانە قەڵگرێن بێ لەگران نەمردگەوە دەرەک ئەسڵەن سیستەمە هیلارشیە تۆ ئێژێ هیچ تەقەدوسێ و احترامێ ناوێ دابنی کە ئیجادە سوڵتەی ئینسان بە ئینسان بکە تاگرا گرتمان 4 نەفەر پیرۆزەکەی بۆ ئێمە
کە گوایە کوژیا و نیاوەی کە 4 نەفر کڵەشکۆفی هەڵگرتووە ئیتر پیرۆزن بۆچی پیرۆزە بۆچی مقدسە ئافرین کاک جەمیل ئێمە بچی وادارمانەکە بەم زوانە قسە بکەین چون تۆ نایتە دیالۆگ تۆ ئەدعاەکەی خاتکی کۆمەناڵ بۆ شار بێرین تای ڕەحمانی دەرنەزەر نابی جەمیل دەرنەزەر نابی نای بەحسە تئۆریک بکەین نایە ئێرائەی مەتنە خۆت بی چیەک نێرەکەری گەرەکتە فەزا تەحمیل کەی بە ئێمە من نێرەکەری ئەسلحەکەش یافەکە بێتە مەردیکەی بۆ فیوز من وەمەزانی تۆ پیای محتەرەمێکی فکرم نەکرد بەچکە داهاتی ئیدعای نێرەکەریەکەی کەرگەتەنی من لێشکێنم متوجه دقیقاً کابرا وەختی خۆی هیچ منطقێکی نەوێت هیچ احترامێکی نەوێ و عەقڵانە ڕەفتار نەکات کابرا ناچارە ئەگەر گەرەکەتی کەڵگایی بکە کەڵگایی پێیشان بووە هیچ چارەیەکی تر نییە ئەوان دقیقاً گەرەکیانە هەروەی کە بێژن وەڵای ئەمە کەڵەشکۆف مامۆدە سۆگە و 4 دانەتەقەمان کردووە و یۆنیفۆرمێکیان کردووە سەبەری و ئیتر 4 نەفەرمان لێ کوژا ئیتر ئێمە مقەدەسین و هەرچی ئەمە بێژین ئەمە واسە و هەرچیوان پیان خۆشوێ بیکەن بەڵام ئەمە ناڕاتە سەر بۆیە هەروەسە تەماشاکەی ڕۆژی لە دوای ڕۆژ مردمی ئەمە خاسرەیان ناسن و ڕووبەڕوویانەوە حەدیاقەل ئیسا هیچ جوابێکیان نییە بۆ مەسەڵ قسەکانی ئەمە هیچ جوابی هیچ پرسیارێک ناتوان بدەنەوە ناتوان ڕووبەڕووی فکری مردمی ئەمە بوونەوە مردمی ئەمە وەختێ کاک جەمیل تاکو ئەو دەقیقەش ئەوەندەی حیزبی دەموکرات قازم محەممەد بازی دەکا ئەوەندەش پەکەکە دەیکا ئەوەندەی حیزبی دەموکرات قاسملو بازی دەکا ئەوەندەش پەکەکە دەیکا جا کوڕە فاسدەکەی قازم محەممەدیان هێنابوو لە تەلەڤیزیۆن نمایشیان دەدا بە حساب خەڵکی پێتەکان بدەن ئەو نمایشاتێک کە هەمیشە تەقی مەعموول دەیکەن دەیکوت باوکمیان کە هەڵواسی ئەو کاتە لە حەوشەکەی ئێمە بوو بە شین و گابۆڕێ گابۆڕ شین و گابۆڕ ئەمە پەکەکە دەهەیە ئەبەمە تەرەفدار بۆ خۆی کۆکاتەوە ئەبەمە ماهیەت بۆ خۆی دروست بکە ئەبەمە خەڵک لە خۆی جەزب بکە ئەمە ئەزانی کاکتا ئەمە ئەو پەڕی بێ ئەخلاقیە هێزێکتی خەریکەم کارەکە دەی باشە تۆ ئەگەر پەکەکە ئەگەر ئەم شخصت قبوڵە ئەگەر ئەو ڕێباستە قبوڵە ئەو ڕێگەتە قبوڵە ئیتر تۆ بوو ئەسەن وجودی تۆ یابوونی تۆ چ معنایەکە دەات معنایەک نادا ئەگەر یەکێتی پارتی قبوڵ وایە و پارتی وەڕەسمی بنهاسیایە و پارتی پێ باش وایە دەی بۆچی بۆی یەکێتی دروزم ئەسەن هیچ معنایەک نادات یاوەی کە ئەسەن خۆ بەرساختەی ئەو هێزیتە کە ئیمڕۆتی تۆ شاخ و باڵیا بەرساختەی ئەو کەزیتەی ئیمڕۆ تۆ تاریفی لەکەیت درووەکەن دقیقەن ئەمانە ئەو شتانەی کە ئەو مەترەحی دەکات هیچ جۆرە مەحبوبیەت و مەقبولیەتێکی نییە لەو جامعەیەدا و خۆشی ئەوە دەزانێ بۆیە ئەو لە بوارە پۆپولیستەکەیەوە دەبێت بگەڕێتەوە بۆ هەیکەلە فاسدە قازم محەممەد تا بتوانێت لەو نیرو بگرێت لەو خەڵکی مەهابەت بە قازم محەممەدە گەوجێ بە کۆمەناڵ ناگەوجێ دقیقاً خەریکە دروشمی پۆپولیست بازیەدا دروشمی پۆپولیست بازیش ڕەنگە بۆ مدەتێک خواردوێتی یا بیخوا بەڵام بۆ هەمیشە نییە تۆ تەماشاکەی هەر دروشمێکی پۆپولیستی ئەدرێت بۆ مەقتەعێکی زەمانیە بۆ وەختێکە تاکتیکێکە وەکاری ئەوەن جایتر چەنێ ئینسان فریوی ئەم دروشمانی پۆپولیستیە بخوات ئەیخوات هەرەوەی کە مەسەڵ تەماشاکەی لە مەسلەی ڕۆژە ئاوابازیە ئەدەیەک فریویان خوارد ڕین و لە ڕۆژئاوا پەکەکە کەس نازانێ و حیزبی بەحس دانیوە بە کوشت بە تورکیە دانی بە کوشت بە چی دانی بە کوشت 11,000 نەفەری هەروەدا بکوشت 11,000 نەفەر کەس نازانێ پەکەکە چی پێکرد هەر کامیان گەرەکێشی خۆشی بڕوات یا بڕوات دەرچێت لە سیستمەکە لە ئەو کۆمیونیتی بچووکانە خۆی دروستی کردووە دەقیقاً خۆی ئەیان کوشتێت خب من قسەیەکم نەماگەر ئێوەیش فەرمایشێکتان نییە کە من فکرەکەم شەو کافی بێت دەستی جەنابەت خۆش بێ زۆر سپاس و ماندوو نەبینی سپاس بۆ کاک جەمیلیش من سپاسی
هەردووکتانەکەم کاک پەیمان و کاک تەها و سوپاسی ئەو کەسانیشەکەم تا ئێستا دانیشتن بە دیاری لایڤەکەەوە وە گوێبیستی ئەمە ئەون وە گویانگەر لە باسەکە سوپاسدانەکەم و وەختێکی خۆش و شەوتان خۆش نایوە خۆش خۆش بکات پەیمان لە شتاوێت